بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێک بەرگۆ بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەی کە جێگەیست و دووڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان بۆ بنەیەتنی مانگی ڕەمەزانی پیرۆزیشەوە جوانترین پیرۆزبایی خۆمانتان ئاڕاستە دەکەین بە هیوای ئەوەی کە مانگێکی پڕخێر و بەرەکەت بێت بۆ هەموو لایەن. سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە جوانترین پیرۆزبایی ئاراستە یەکبەیەکی موسڵمانانی جیهان و کوردستانەکەین. ئومێد دەکەین خی گەورە بیکاتە مانگی ئاشتی پێکەوەژیان و خۆشگوزەرانی و ئاسوودەیی و ئاسوودەی دەرونی تاک بە تاکی کۆمەڵگەکەمان و موسڵمانان لە سەرتاسەری جیهاندا. خی گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگەشمان لێ قوڵ بکە و قەڵەمی عەفوش بەسەر گوناه و تاوان و هەڵە و کەم و کورتیەکانمان بهێنێ. سڵاوا دەنێرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە خوای گەورە کردیا دیاری بۆ ئەم ئومەتە و قورئانی کردە دیاری بۆ ئەو قورئانیشی لە نێو باشترینی مانگەکان کە مانگی پیرۆزی ڕەمەزانە ناردە خوارەوە بۆ سەر دڵ و دەروونە خاوێن و پاکەکەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. بەرگەو بابەتەکانی تەوەرەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ تەوەری یەکەم تەندروستیەوەیە کە بڕگەیەکی هەفتانەیە و هەر هەفتەی لەسەر باسێکی گرنگی تەندروستی دێتە خزمەتیەوەی ئازیز خۆشەویست بە میوانداری زۆر بەڕێز هاوڕێ ساڵح یاری دەردەری پزیشک. ئامارەکانی خوێندنەوە و زانینی ئەو کتێبانەی کە بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی سلێمانی ساڵانە ئەنجامی ئەدا بۆ ڕێژەی خوێندنەوە و سەردانیکەرانی کتێبخانەی گشتی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری زۆر بەڕێز شاه عوسمان بەڕێوەبەری هۆبەی هونەری کتێبخانەی گشتی سلێمانی. هەروەها پرۆژە و خزمەتگوزارەکانی نەخۆشخانەی بەخشین و دەستگای بەخشین بەگشتی کە ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خزمەتێکی بەرچاوتر بە هاوڵاتیان و نەخۆشانی هەرێمی کوردستان دەکەینە تەوەری بەرنامەی سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ. وێ دەگەین بەرگۆ بابەتەکانمان ژێ ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێ و هەمووتان تەندروست. دەستخۆش ڕێز بەڵێ بەڕێزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم ئەمڕۆ 6ی پێنجە ئێوەی ئازیز و خۆشەویست و خۆشمان ئاشناکەین بە ڕوودا و مێژوە گرنگانەی لەم ڕۆژەدا ڕوویانداوە. 6ی پێنجی ساڵی 1680 کۆچی دوایی معاویەی کوڕی ئەبوو سوفیانی سەرۆکی دەوڵەتی ئەمەویەکان ناوبراو هەڵوەشێنەرەوەی حکمی خلافەتی ئیسلامی و داهێنەری سیستەمی پاشایەتی و پشتا و پشتبوو لە مێژووی موسڵماناندا. 6ی پێنجی ساڵی 1856 لەدایکبوونی فەیلسوفی بەناوبانگی بواری دەروونزانی سیگمۆند فرۆید. 6ی پێنجی ساڵی 1889 دوای تەواوبوونی و دانانی خشتەی سەردانیکردنی بورجی گەورەی ئیڤڵ لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەڕووی گەشتیاران و هاوڵاتیاندا کرایەوە. بورجی ئیڤڵ لەلایەن ئەندازیار ئەسکەندەر ئیڤڵەوە لە پاریس دروست کرا کە 26 مانگی خایاند 9000 تەن ئاسنی تێدا بەکار هاتووە. نزیکەی 2000 پلیکانەیە بە 3 مانگ بلیت بڕین و هاتنی گەشتیاران لە وڵاتانەوە پاری تێچوونەکەی دەرهێنایەوە. 6ی پێنجی ساڵی 1932
کۆچی دوایی نووسەر و ڕۆژنامەنووس و خاوەنی ڕۆژنامەی ژیان حسێن نازم. بە کۆچی دوایی حسێن نازم پیرەمێردی شاعیر ئەرکی خاوەن ئیمتیازی و دەرکردنی ڕۆژنامەی ژیانی گرتە ئەستۆ. 6 ساڵی 1991 شەهیدبوونی فەرماندە و پێشمەرگی ئازای ڕابوونی ئیسلامی مامۆستا جەمال ئەحمەد شارباژێڕی بەرپرسی مەڵبەندیسەی ڕانی بزوتنەوەی ئیسلامی. مامۆستا جەمال ئەحمەد یەکێک بوو لە کەسایەتیە ڕازگۆ و کاریگەرەکانی ڕابوونی ئیسلامی و ڕۆڵی کاریگەری هەبوو لە بێدارکردنەوەی خەڵکی و سەرپێخستنی ڕابوونی ئیسلامی لە سەرەتای هەشتاکاندا. هەروەها لە ڕاپەڕینە جەماوەریەکەی گەلی کووردا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبوو لە بەگژاچوونەوە و ڕزگارکردنی دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی حیزبی بەعەزدا. 6 ساڵی 2003 پۆڵبریمەری نوێنەری ئەمریکا بووە حاکمی مەدەنی لە عێراق و لە ماوەی دەسەڵاتی داتوانی ئەڵقەی ئەمریکا و بەرژەوەندەکانی بکاتە گوێی سیاسەتمەدارانی عێراق و پاشتر عێراقێکی وێران و پڕتوند و تیژی و بێکار و بێخزمەت تەسلیمی عێراقیەکان بکاتەوە. بەڵێ عزیزان لە قەزای دەربەندیخان کۆتایی بە خولێکی قورئان خوێندن هێنراوە کە لەم بارەیەوە پێیان مێرمان بەشار محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون پێکەوە بینەریدە. فروح وريحان وجنة نعيم لەگەڵ بەرزبوونەوەی سەدای قورئان و تەنینی دڵ و دەرونی ئامادەبووان ئارامیەکی ڕۆحی و پەیامی نزیک بوونەوەی بۆ نوبەرامی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانی بەسەر ئامادەبوواندا ڕشێنەی دەکرد کەوا ماوەیەکە بەشی پەروەردە و بانگەوازی ئەنجومەنەکەمان سەرگەرمی فێرکردنی گەنج و لاوەکانە و ئیسا دڵخۆشی سوپاس بۆ خواکەوە 7 کەس کە مۆڵەتی قراءەت بە ڕیوایەتی حەفز عن عاصم و دوانیشیان کە ڕیوایەتی شعبەیش لەگەڵیا و خوشکێکیشمان کەوا نزیکەی 16 جوزئێک قورئانی لەبەر کردووە بۆیە بە گرنگ مازانی بە پێویست مازانی کەەوە ئەم ئاهەنگە ساز بکەین. ئەمە لەلایەکی دیکەیش 20 خوشک هەر لە بەشی پەروەردە و بانگەوازی ئەنجومەن کەوا لە ماوەی ڕابردووە تاقیکردنەوەیەکی پێکردوون لەسەر کتێبی فقی ئافرەتی مسلمان و دیارە ئیساوەش هەر هاوکات لەگەڵ ئەوە بڕوانامەی دەرچوونی ئەو کتێبیان پێ ئەبەخشرێ. حەلی هەموو موشکیلە لە قەلبی بە خەبەرە شیفایە بۆ زەمی دڵ سەفایە بۆ جەمی دڵ. هاوڵاتیان و دانیشتوانی شارۆچکەی دەربەندیخان دڵخۆشیان بە ئاست و توانای گەنجە خزمەتکارانی پەیامی قودا لە خودی فێرخوازەکان کەمتر نییە و هیواخوازن لە ئایندەدا دەستی دەیانی دیکەی گەنجی سنوورەکە بگرن بۆ ئەوەی لە ئایندەدا کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر و تێکەڵاو بە کولتور و ڕەوشتی بەرزی پەروەردەی ئیسلامی گەورە بکرێن. شكرا السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا أما فضلك إخوي جورية كناوية السرمان إمروي شهادي قرآن من ورقرد داكرب لأخوي جورية لقامة الشاء أجرك هربا ورقرد وكل الدنيا برمان قرتوا الحمد لله والله صلاني كزورة من خارج مشرما مصايك شمقوري بالله ملا أن سرنجام لايك عثماني برام شهادة كم بدس أنا باش ما ندبونك وهلاقونك زوري أو للراسية زور هلاقو بدس ما أخوي جورية بعدش خير بلاته إن شاء الله. البته من لا ما مصادليات خوندم ماوەیەکی زۆر بڵێن بە ناڕەحەتی لێرە دەربەندیخان ئەڕۆشتن بۆ سلێمانی لە دوای نوێژی بەیانی و قورئانەکەمانە خوێن پێش نوێژی بەیانی لێرە ئەکەوتمە ڕێ تاکو سلێمانی ئیتر لێرە الحەمدولله توانیم کەوا هەموو کۆسپەکان ببڕم و ئەم ئیجازە بەدەست بێنم تر لەخوا بەزیابێ لێرەش خوا پەروەردگار یارمەتی دام کەوا بتوانم کۆمەڵی تەلەبەیش ئیجازەی قورئانیان پێ بدەم بە ڕیوایەتی حەفز عن عاصم و شعبە عن عاصم کە دوانیان بەو ڕیوایەتە کردیانە و پێنجەکەی تریشان بە ڕیوایەتی حەفز عن عاصم کردویانە. 124,000 پێغەمبەر. دوای چەند ساڵ هەوڵدان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی جوان خوێندنەوەی قورئان ئەمڕۆ بەشێک لە فێرخوازانی قورئان بە هاوکاری و یارمەتی و بەشداری دانیشتوانی قەزاکە لە هۆڵی بۆنەکانی سنوورەکە ئاهەنگی دەرچوون و دەستخستنی بڕوانامەی جوان خوێندنەوەی قورئانیان وەرگرت بە ئامانجی ئەوەی لەم ڕێگەیەوە
خزمەتێکی دیکە و زیاتری کۆمەڵگەی کوردەواری و خودی قەزاکە بکەن. وشیار محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ دەربەندی خان. يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت فيك الشيطان. اللهم يا حنان يا منان يا ذا الفضل والكرم والجود والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا من عتقاء شهر رمضان يا رحمن. خۆشەویستانم دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێت. تەندروستی ئێوە بڕگەیەکی هەفتانەی بەرنامەی پەیامی ڕۆژە باز لەو کێشە و گیر و گرفتەیە ڕێنماییە تەندروستیانەکە کە بۆ ئێستای ئێمە پێویستە و هەوڵ دەدەین لە بەرنامەکەەوە ڕێنمایی و زانیاریەکی شیاو لەبارەی ئەو بڕگەیەوە کە لەو ڕۆژدا باسی لێوەکەین بە ئێوەی عزیز و خۆشەویست ببەخشین. پارچەوکردن یەکێکە لەو بڕگانی کە ئەمڕۆ ئێمە قسەی لەبارەوەکەین. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەر لە 1400 ساڵ بەر لە ئێستا بە ئومەتەکەی بە شوێن کەوتوانیە فەرمێ پارچێو بکەن چونکە لە پارچێودا بەرەکەت و ڕزق و ڕۆزی و ئاسوودەیی هەیە. تەنانەت دەفەرمێ خاڵی هاوبەشی نێوان من و پێغەمبەرانی بەر لە من سێشت بۆ یەکێ لەو سێشتە پارچێوکردن بووە. واتە هەموو پێغەمبەرانی خوا پارچێو یەکێک بۆ لە خاڵە هاوبەشەکانیان بێگومان پێغەمبەرانێک کە بە تەوجیه و ئاراستەی خوای جوڵا بێتنەوە بە وەحی خوای کاریان کرد بێ بێگومان ئەگەر پارچەویش هەمویان بێ گرنگێکی زۆریە. ئێمە بۆ قسەکردن لەسەر سوودی ڕۆژوو چییە؟ ئێمە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانکی پیرۆزی ڕەمەزانە و ئەو کەسانەی کێن کە ناتوانن بە ڕۆژوو بن و ڕۆژووگرتن بۆیان شتێکی خراپە کاتێ دکتۆرە لێ کاکە بە ڕۆژوومە بە ئەم هەرە ڕوا بەکە لە ڕقی خۆی هەر بەردەوامە و گوێ بۆ دکتۆر ناگرێ و حەبەکانی ناخوا و بەربانگی دروست و تەندروست کامەیە و لەگەڵ پارچێوکردنی تەندروست. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز هاوڕێ ساڵح یاری دەدەری پزیشکمان کردووە کە هەفتانە میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون و تاعەت و عیبادەتیشتان قبوڵ بێ. زۆر بەخێر. سەرەتا بە ناوی خوددا دیارە وەکو خۆتان ئاماژەتان پێیان یەکەم ڕۆژی مای ڕەمەزانی پیرۆزە بە هیوای قبوڵبوونی ڕۆژی هەمووان. ئینشاءڵڵا. دەستخۆش. کاکە ئەگەر سەرەتا پێمان بڵێ بزانین سوودی ڕۆژوو چییە؟ بەڵێ طبعاً بابەتی ڕۆژوو بەڕاستی قسە و باس زۆر هەڵەگرێ بەڵام ئەوانەی کە زۆر گرنگن بە تایبەتی ئەمڕۆ ئاماژەی پێ ئەدەین طبعاً هەڵتێگەشتێکی زۆر لەبارەی ڕۆژوو هەیە لە هاوڵاتیانە کە هەنێک کەس بە هۆکاری نەخۆشی ناو ئەبەن مەعیدەی وای لێ کێشە مشکلی بۆ دروستە بێخەوی تێگەچێ بۆ منە زۆر شتی تر. بەڵام هیچ شتێکی خی گەورە کە دای نابێت بێ حکمت نییە. طبعاً وەکو لە ڕۆدینەکەیەوە فەرزێک و واجبێکە لەسەر هەموو مسلمانێکەوە قسەی تیانە بەزەمە ناچینە بابەتە دینیەکەەوە چکە ئیشی ئەمەنیە. لە ڕووی تەندروستیەوە ڕۆژوو لەسەر هەموو ئەندامەکانی جەستا سوودی خۆی هەیە. هەر لە کۆئەندامی دەمار و مێشکەوە بگرین هەر لە کۆئەندامی هەرسەوە بگرین هەر لە سۆڕی خوێن و دڵەوە بگرین سوودی تایبەتی خۆی هەیە. یەکەمین شت کە سوودێکی گرنگی ڕۆژووە کە تەحەدایەکی مێشکە کە لەش ڕائهێنێ و تەحەدایەکی گەورەیە کە بەبێ خواردن ئەتوانێت ئۆرگانیز و ڕخستی جسمی ئینسان بکات. ئەمە وەکویەک و ئارامێکی باشیش بە مرۆڤی ڕۆژوان ئەبەخشێ. دوو سیستەمی بەرگری لەش ماوەی 11 مانگەم کەسە بە ئارەزوو کۆمەڵێ خواردنی زیان بەخش
خۆتان ئەزان بەهۆی پیسبوونی ژینگە بەهۆی خواردنە خێراکانەوە باشە بەهۆی ئەو خواردنەی کە لە قوتونراون و بڵێ خواردنی خێران ژەهرێکی زۆر لە ناو جسمی ئینسانە کۆبێتەوە ماوەی 11 مانگە بۆیە پسپۆڕانی بواری تەندروستی کۆکن لەسەر ئەوەی کەچی بە ڕۆژووبوون هۆکارێکە بۆ کردنە دەرەوەی چی کردنە دەرەوەی ئەو مادە زیان بەخشانە وەروها ئەوانەی کێشی کە کۆڵۆن و کێشی قەبزی کێشەی کۆندامی هەرس و کێشەی قڵەوی ئەو شتانیان هەیەکێک لە هەرە کێشە و لە هەرە باشەکانی ڕۆژوو کە تۆ توانی کێشێکی باشت هەبێ یانەوەی کە کێشەی کۆلیسترۆلیان هەیە باسی سۆڕی خوێنکەم بۆ منە ماوەیەکی زۆر ناو بۆ ڕێخەکان کۆلیسترۆڵ و مادی زیان بەخش گرتوێتی ئەتوانی لە کاتی ڕۆژوە ئەو مادە زیان بەخشانە خۆمانی لە ڕزگاکەین و بیانکەینە دەرەوە زۆر باشە کاگاوڕێ وەک دەزانین کە هەندێک کەس لە پاشەواندا هیچی پێ ناخورێت ناتوانێت تەنها ئەوەی هەڵدەسێ نوێژەکەی دەکات و دەخەوێتەوە ئایا ئەمە چ زیانێکی دەبێت لەسەر ئەو کەسە خۆی پاشێونەکردن هەڵەیە باشە قەتعی هەیە کەسێک بۆ نەبەس بۆ لە خەو خەبەری ئەبێتەوە بەڕاخێک ئاخوات و ئەخەوێتەوە خۆی دووشتە یەکێک لە هۆکارەکان تەماڵیە بەڕاستی ئەمە قسەیتیانی لەبەر خەوەکەی بەڵام هەندێکیان ئیشتیای خواردنیانی وەکو مەسەلەی ئیشتیاکە تەمان ئێمە گەر ئەم بابەتە بەستنەوە بە بەربانەوە خۆی بەربانکردنێکی تەندروست هۆکارێکە بۆی کە پاشەیەکی تەندروستی شەبێت چۆن ئێمە ئێواران کە کەسێک ڕۆژوو ئەشکێنێ بۆ منە یەکسەر تەمان زۆر هەڵەیە من نازانم بزڵ لە ناو نەتەوەکانی ترا چۆنیە بەڵام ناو کوردی خۆمانە یەکسەر سفر ئامادەیە هەر ئەوە 5 قیما ببان یەکسەر سفر ئامادەیە ئێتەمان تۆش حەزت هەیە لەو کاتێ ماوەی وابزان 15 ساعت و شتێکە تۆ خواردن نەخوارەگە هەڵە 5 ساعت 15 ساعت و نیوە شتێکی وایە تۆ حەزەکەت هەیە بۆ خواردن کۆمەڵە وزە لە دەست چووە باشە باش لێرە یەکسەر هەر بانکەی دا یەکسەر سفر حازرە شیرینی و شەربەت و تەنانە هەیە برنجەکە شتێکات ئەمە زۆر هەڵێ بۆچی کە تۆ بۆچی وتراوە بەربانگ بە خورما بکەنەوە تاان لە ڕووی دینەوە سوودی هەیە لە ڕووی تەندروستیشەوە هە چونکە خورمایەکێکە لەو خواردنەی کە شەکری یەکەمی پێوترێ ئەو وزەی کە دەستت چووە باشە خێو کانزای باشی تایە و ڤیتامینی باشی تایە زوو تەعویز بۆ کاتەوە زوو ئیشە بۆ ئەکات وەزای دەستایلی ئاو خواردنەوەکەمان کابرا مناعەتی نییە لیتر 2 لیتر ئاو بخواتەوە 4-5 پەرداخ ئاو بە دوایکە خۆی ئێرم ئەمە ناڵێ تو ئەگەر توێ ئاو بخۆیتەوە بێ 2 ساعت جارە پەرداخی ئاو بخۆیتەوە بۆ منە و باشە تۆ ئەڵە من چۆن ڕۆژە بکەمەوە بەربانگ بکەمەوە پەرداخی ئاو دنکی خۆرما دوو بەسە بۆ تۆ دواتر نێژەکەت توانی دوای ئەو خواردن بەلای کەمەوە سنەتەکەی هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 3 دانگ خورما و یا حەوت زۆر جار حەوت و پەرداخی ئاوی خواردن اینجا بە هەنگاوە لەسەر خۆکانی چووە نوێژێکی هادی و لەسەر خۆی بۆ مسلمانان کردووە و دوایش دوورکان نوێژ سنەت کرد اینجا هاتووەتەوە ئەگەر خۆراکێکە و بێ خوارد بێتی ئێمەش لە تەندروستەکەشی هەر بەم شوێت تۆ پەرداخێک ئاوا خۆیتە دنکی خورما دوان تاسیان ئەخۆیت دواتر بچۆ نوێژەکەت بکە تایسە حەدێک ماعیدە وچکە تۆ ناکەی بەکش 15 ساعت ئەمە ڕێستە ینی پشووە تۆ بتەیە بە ماوەیەکی کورد یەکسەر لۆدێکی زۆر لەسەر ماعیدە دروستکەی دواتر سوئال هەڵم دروستە بێ کێشەی هەرسمان بۆ دروستە بێ کێشەی مشکلی ماعیدەمان بۆ دروستە بێ دواتر بچۆ نوێژەکەت بکە ئیتر ئەوەی دوعاکە دوعایەکیش بکە بۆ منە دواتر وردەیەتەوە سەر سفرەکە شلمانێک ئەخوا بۆ منە بۆی کە تاویزی ئەو شلێکە دەستوە خواردنی شلەمەنیەکان و کوستو بەکو نیسکێنە تا چەند سوودی هەیە لە پێش خواردنی شلۆ برنجەوە بخورێت ینی بەربانگ دوایەوەی کە ڕۆژومان شکاند و خورما خورا تا چەند سوودیانە بێت ئەو شلەمەنیانە بخورێت طبعا سوودێکی یەجیا زۆری هەیە من دیاری ناکەم بە تەواوەتی چی بخورێت بەڵام هەر جۆرە شلەمەنیەک بێ کە وزەیەک و وزەیەکی باش بە جسمی ئینسان زۆر زۆرە ئەگەر تۆ تەدریجی ئەم هەنگاوانە جێبەجێەکەی ئاوەکەت خواردووە خورماکەت خواردووە دواتر نوێژ ئەەکەی بۆ منە دواتر سەر سفرەکە بۆ منە شلەمەنیەکە خۆی اینجا ئەچێتە سەر ژەمەسەرێکیەکە بەم شێوەیە نە لۆدێکی زۆر لەسەر ماعیدە دروستە بێ باشە نەکێشە مشکلی هەرسیشت بۆ دروستە بێ ئێوارە بەربانگ کردەوە بەم شێوە ڕۆشتی 2 ساعت جارێ تۆ ڕێگە پێدرایی پەرداخێک ئەو بخۆیتەوە نەگەوەی کە تۆ یەکسەر لیتر 2 لیتر ئەنجا شەربەت بەدوایە دۆ بەدوایەوە باشە کەسەکە بەربانی کردەوە دواتر ڕۆی نوێژی تەراویح حەکاوشە و هەر چەلەکێکی هەیە ئێمە کێشەمان لەگەڵەوە نییە دواتێتە سەر پارچێوەکە بۆ مەسەری پارچێ و وەکو وتم هەنێک کەسی تەماڵیە هەنە کەسی خۆی ڕانێناوە کە ئیشتی هەیە بێ کێشە مشکلی هەیە ئەوەی کە تەماڵەکەی بە زەبەر خەوەکەی بڕۆک بەراکە ئاوخواتۆ یەکسەر ڕاهێنانە چۆنە کە ئەبێ خۆڕا بهێنیت و بتوانانی خواردن بخۆی تەما هەنێک کەس ئەڵێ ئەگە من نەخەوم بۆ نمونە قەتعەن نەخەوم ڕەنگە ئیشتی هەم باشێنە بەس ڕاستی ئەو هەڵەیە چکە تۆ ئەو کاتە کێشە مشکلی خەو بۆ دروست چکە زۆربمان ئێمە کاروچالاکیمان هەیە لە ڕۆژانەیە باشە تۆ هەر نەخەی تا پاشێ بۆ منە ساعت 3 و 3 بانگا بۆ منە سێنی ئۆپەڕی لە 4 ئەتوانی بخەوی
بەیانی حوتۆش تۆ داوام هەیە 89 داوام هەیە خەیەکی تەندروست نابێت باشە ئێمە کێشەمان لەگەڵ جۆری خواردنەکە ئەنە پاشێوکردن سوودی هەیە بەڵام کێشەمان لەگەڵ جۆری خواردنەکەیە کابرا مەناعەتی نییە کام خواردنی قورسە لە پارچەوە بیخوا بۆ منە یان شیرێکی زۆر باشە بکێشەکەمان لەگەڵەوە بەس تۆ بێ خواردنانە بخۆی کە پرۆتینی تایە یان ماست خەڵک باسێکە بەڵام لە ڕۆی علمیشەوە فعلەن سوودی هەیە چکە واستەکەی کە تونێتی هەز بە تونێتێکی کەم ئەەکەی کێشە مشکی فێنەکەرێکی باشە وەزایتم بەکتریای سوودبەخشی هەیە کە کێشە بۆ هەر زۆز ناکە کە یارمەتی هەرسکردنی خۆ کەواتە جەنابەت باست لە بەربانگێکی تەندروست کرد بۆمان پارچەوی تەندروست کامەیە ئەمە چۆن بە تەدریجی وەکو بەربانگەکە چۆن پارچەوێکی تەندروست دەکەین کە لە خەو هەڵەستین تا ئەو کاتێک کە نزیکی بانگە بینەوە تەما وەکوتم نەخەوتن تا پاشە بۆ خۆی کارێکی باش نییە ئەوە ئەوە و ئێمە فۆکەسمان لەسەر چی بێت تەرکیزمان لەسەر چی بێ ئەوەیە کە ئەو خواردنانە بخۆین کە پرۆتینێکی باشیان تایە و مادەی ڕیشاڵیان تایە و سەوزەیان تایە بۆ نمونە خواردنی هێلکە هەنێ ڕەکەی پێی سیر بێت هێلکە بە کوڵایش باشترە ئەگە بکرێن بە کوڵایی باشترە بۆ ئەقەی چێکا خۆ تۆ نیو ساعاتێک تا نوێژەکەی تو تا کاتی ئینجا ئێمەش ناڵێن چۆ بلۆدێکی زۆر سەماعیت دە دروستکە و بە قەدەر ئێوارە بخۆ وانە ئەو نەبخۆ بەشی ڕۆژەکەت بکە اینجا ئێمە کێششمان لەگەڵ ئەوە کەمان بۆ خورا چونکە ئەو خواردنی کە تۆ ئەی خۆی بەشەیە گلایکۆژین لە جگەرە هەڵ ئەگیرە و ستۆر ئەبێ تۆ بۆ منە ئێستا برسیت ئەڵێ ئەمرم لە برسا نامری چکە لە ڕێگەی جگەرەوە ئەو وزەیکە هەڵگیراوە بەردەوام بە شێوەیەکی تەدریجی بە پێویستی ئەداتەوە خۆشیلی ناداتەوە چکە لەش سیستەمێکی ڕاخستنی خۆی هەیە باشە وتمان بۆم نەهێلکە بە کوڵاوی باشترە پاقلەمەنەکان سەرچاوەیەکی پرۆتینی باشن ئەبێ پاقلەمەنەکان لە خواردنەکانمان هەگە خەڵک گرنگی زۆر بە کاربۆهیدراتە وەکو برنج و ئەو بابەتانە بەڵام لە ڕاستیە بۆ پارچێ و ئەگە تۆ لە ڕووی تەندروستیوە یعنی باسی بکەیت چییە ئەوەیە کە کەسەکە ئەو خواردنان کە پرۆتینیان تایە و مادەی ڕیشاڵیان تایە بۆکە کێشە بۆ هەر زرز نکات ئەوەی کە کێشەی قەبزیان هەیە سەر لە وڵاتی خۆمانە بەتابەت ئەوەیە کە سەوزە میوە کەم ئەخۆن مادەی ڕیشاڵی لە خواردنەکانەکەم بۆیە کێشیان بۆ دروستەبێت اینجا خواردنی سەوزە بۆ برە بەڵام هەندێک کەسێ ئەڵێ من ئەگەر بێت و بە پارشێوانە شلۆ برنج نەخۆم ناتوانم ئەو ڕۆژە بە ڕۆژوو بم زۆر ناڕەحەتە ئەبێ ئەمان چی بکەن وڵاهی ئەوە بابەتێکی دەرونی لە مێشکی خۆیان دروستی کردووە ڕاستی زۆر کەس ئەوترێ لە سەڵاسی بۆ چلی خەڵک ئەم تەبیعەتی هەبێ بۆ منە بەڵام لە ڕاستیە تۆ ئەو پرۆتینە پێویستە کە من باسمان کرد و ئەو خواردنانی کە سەوزن بۆچی سەوزە چکە تۆ ماوەی چەند ساعتێک ئەو ناخۆیتەوە وا ئەکا کە لەش تووری نەبێت باشە پێویستی بە ئەو کەم بێتەوە بەڵێ ئەتوانێت خواردنی سەوزەکان ئیتر سەوزەکان خەیارە بۆ منە سەوزەکانی ترە ئەتوانێت بیخۆین ئەوشی کە باسەکەی ئەڵێ ببێ خواردنی برنجش لە ناتوانێت بەجددی کاربۆهیدرات زۆر باش نییانی ئەوەی کە سەرچاوێکی پرۆتین باشترە ئەوشی کە باسێکی تەسەورەکەم هەر بارێکی دەرونی خۆی بێگینە لە ڕووی تەندروستیەوە کێشی باشە بێگومان ڕۆژوو ئەزانین چارەسەر بۆ بەشێکی زۆر لە نەخۆشیەکان وەکەوەی جەنابیش داماژت پێکرد بەڵام بۆ هەندێک کەسیش لەوە چێ ماهی نەخۆشی زیاتر بێ و خەڵک بەرەو چارەشێکی خراپتر بەدێ کێنەوە کەسانی کە نابێت ڕۆژوو بگرن یا ڕۆژووگرتن بۆیان زیان و وەکۆڵێ مەترسی تەندروستی دێکەوێتەوە بۆیان خۆی دوو جۆر هەڵە هەیە لێرە هەڵەیەکیان کەسێک ڕەنگە بە بیانێکی کەم بێ بە ڕۆژوو نەبێ بە بیانێکی کەم بێ بە ڕۆژوو نەبێ و هەنێک کەسیشمان هەیە بەتەواتی کەسە بە تەمەنەکان یعنی مشکی خۆی دایناوە ئەیتە ئەم کەسە گەم ڕۆژوو نەگەێت تاوانبارە ئەمە دوو جۆر هەڵەکەی ئەمەیان پێویستە فعلەن بە ڕۆژوو نەبێت ئەمەشیان بە بیانێکی کەم بە ڕۆژوو نەبێت کە خۆی هەڵێ هەم قەرزەکەی بڵین هەم قەرزە لەسەری و زایدن ئەو کێشە مشکلشی بۆ دروست ناکات کە خۆی ترسی لێ هەیە بۆ نمونە ئێمە کەسێکمان هەیە زەختی هەیە شەکرەی هەیە ئافرەتێکی دووگیانە ئافرەتێکە شیر ئەیە یان هەر کێشەیەکی تەندروستی هەیە کە بەردەوام ئەم کەسە پێویستی بە عیلاجە من نەخۆشێکم هەیە بۆ نمونە شەکری هەیە پێویستە لە ڕۆژێکە سێ جار عیلاجەکەی بخۆ هەموو سەعات دکتۆر بۆی داناوە تامان بابەتی دەرمانیش هەفتەی پێش و باسمان کرد کە خەڵک دەرمان بەژەم تێگەشتە بەس ڕاستە علمیە نەبێت بە سەعات بخورێ باشە من ئافرەتێکم هەیە بۆ منە تەمەنی 6 ساڵە 7 ساڵە ئەم کەسە پێویستە ڕۆژانە 2 جار یان زیاتر یان 3 جار بۆ منە حەبی شەکرەکەی بخوا یان حەبی زەختەکەی بخوا یان ئەوانە کێشەی مەعیدەی هەیە قورحەی مەعیدەیان هەیە بۆ منە کێشیان دابەزیوە کە خوێنبەری مەعیدەیان هەیە خۆی ئەم بڕیارانە بە دکتۆرێکی پسپۆری ئیخسایی ئەدرێ ئەبێ پەیوەندیکی بە دکتۆرەکەتەوە ئەو بڕیار بە کە ئەویش بڕیار لە دینی شەڕێگە پێدرا بۆ چکە دیناڵەتی دکتۆرێکی پسپۆری باوەڕ پێکراوە دکتۆری پسپۆری باوەڕ پێکراوە چییە؟ ئیخسایی ئەو پارە خۆی بێ کەواتە کەسێک مێ زەختی هەیە پێویستە بەردەوام کەسە حەب بخوا بۆ منە هەتا مردن
زەخت و شەکەیەک لەو خواردنانی لەو نەخۆشانی کە تۆ بەردەوامی بە عیلاجی بۆ بخۆی وەزای دەم پارێزیش بکەیت کەواتە ئەو کەسانی کە زەختیان هەیە لیستی خواردنەکان پێی کەسەکانە گۆڕێ نەگە کەسەکە بە حاڵ ئازاریشی گورچیلی هەیە باشە ئەوەی کە عەزی کلی هەیە مەبەستە و کەسانەیە کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان کاتیشە بۆ نەسە حمل کاتیە کەرە چەند مانگێکە بڵین ئافرەتەکە چەند مانگێکە و ئەبڕێتەوە اینجا لە مەسەلەی ئافرەتی دووگیانە بەڕاستی منێ زۆر تەرکی خەمەسەر ئەوە خەڵک زۆر هەڵە ئەوکەم کورتیەکە خەڵک مجاسەبە بە جسمی خۆی ئەوکە بۆچی چونکە بە مانای کەریمە ئافرەت دووگیانە دوو کەسە یعنی ئەبێ بەشی دوو کەس شت وەرگێ جا ئەمە کەواڵی خەڵک هەڵەتێکە لەوەی ئەڵە بەقەدەر دوو نەفەر بخۆ نە بەقەدەر دوو کەس بەهای خۆراکی وەرگرە تۆ من هەمیشە ئەوە وتووە ئەگەر تۆ ئافرەتەکە ئەوە لاوازیش بێت لەو عەرزە کەوت بێت لەسەر جێگە کەوت بێت ئەو مناڵە بەشی خۆی بە حساب بۆ تۆ ناکە بۆچی ئەو ئافرەتی دووجان لە کاتی حملەکە ددانی کولۆر بوو ئێسکی فشەڵ بوو بۆچی چکە ئەو مناڵە کالسیۆمی خۆی ئەبا بۆ نمە نەک ئەوە زۆر شتی تر یعنی کەواتە بەمانای کەلیمەم کەسە دووجانە تۆ مجاسە بەتە دەسمی خۆتەوە مەکە ڕێگە پێدراوە لە دینە حەلەکە چیە من باسی حەلە دینەکە ناکەم چکە ئیشی من نییە بەڵام تۆ ڕێگە پێدرایی کەواتە ئەوانەی کە شیر ئەدەن ئەوانەی کە لاوازن بۆ منە نەخۆشیی تایبەتیان هەیە ئەوانەی کە نەخۆشی درێژخایان هەیە زەخت و شەکریان هەیە من پێویستە تۆ ڕۆڵی سێجا من حەبم بە تۆ ئەی باشە من ئەگەر بەس پارشێ ئەتوانم لەگەڵ ئێوارێ ئەی جارەکەی تەچیلیەوە ئەی ساعاتەکەی تەچیلیها بۆ منە کەواتە ئەگەر تۆ بتوێ نەخۆشیەکان دیاریکی بەپی کەسەکانە گۆڕێ ببین نەخۆشیەکانە گۆڕە بەڵام کە دکتۆرێکی پسپۆڕی باوەڕ پێکرا و حاڵەتەکەی بۆ دیاری کردی وتی ئەم کەسە نایە بەڕۆژ فعلا نایە بەڕۆژ نایە مجازە فەرقی نێمە کاگەڕێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خواردنی حەوت دانێک خورما لە پارچەوە بەسە بۆ ئەوەی کافیە بۆ ئەوەی کە ئینسان پشتی خۆی پێ ڕابگرێت هەندێک کەسمان هەیە تەنها چەند دەنگە خورمایەک دەخوات و پەرداخیا و نوێژەکەی کاتواتە هیچ جۆرە خۆراکێک یا میوەیەک یا شلە و برنج ئەم شتان ناخوا ئەمە هیچ زیانێکی پێگایان بوونە ئەم جۆرە لە پارچەوە پارچەوەیەکی تەندروستە پێشیش ئاماژەم بۆ قسەیە مەرجێتۆ لە پارچەوە ژەمێکی ئەوەنە سەری کەسایەکی بخۆی خەمە بێتە بی مەعیدە و پڕ بێ بۆی کە بەشی هەموو ڕۆژەکەت بکە خورما ئەگەر چەند سەعاتێک زیاتریش باسی سوودەکانی کە هێشتا تەواو نابێت هەم لە ڕۆدینیش باس کراوە هەم لە ڕۆی تەندروستی چکە سەرچاوەیەکی باشی کانزە و ڤیتامینەکانە بەڵێ تاوان ئەگەر هەڵە بنازم لە دین شەوازان خورمەوە قوت دانراوە بزانم لە دینەکەیشەوە بەڵام لە ڕووی تەندروستیشەوە بەڵێ ئەتوانی بەڵام تۆ ڕەنگە هەموو پاشێگەم بۆ تو دەست نایە بۆ من باسمان کە خورما سوودی زۆرە خلو کانزای باشی تیا ڤیتامینی باشی تیا بەڵام ئەوەی کە بەدەری تو ئەوخوا بە کوردیواری خۆمان ئەڵێ ئەبێ سەرچاوی پرۆتین بێ سەوزەواتەکان بێ مادە ڕیشاڵەکان بێ من لە گرنگی خورما کە بناکەمەوە خورما فعلا خواردنێکی زۆر باشە بەڵام بۆ بەربانگ سوودێکی زیاتری لێ ئەبینم بۆچی چونکە شەکری یەکەمیە کە شەکری یەکەمیە من لە خۆڵەکانیش نەرمەکاتەوە طبعا زووتری ئیشم بۆ ئەکات چکە من ماوەیەکی زۆر شەکرم لە دەست چووە خلو کانزەکان لە دەست چووە زوو ئەچێتە ئەو شوێنە ئیشم بۆکە کەواتە فعلا ڕێگە پێدراوە بەڵام ئەگەر تۆ تەوێت باشترین خواردن دیاریەکەی پرۆتسایکی پرۆتینکە بە تایبەت پاخمنیەکان و هێلکە و شتانەکە باسمان کرد باشە ماست ڕاستی سوودێکی زۆری هەیە وەزایدن سەوزەواتەکان بۆی کە جێگەی تونێتی بۆ بگرنەوە زۆر باشەکە گاوڕێ لەسەر پارشێ و هەندێک کەس هەیە کە دوای خواردنی پارشێ و ئاوێکی زۆر خواتەوە چەند پەرداخێگاوە خواتەوە بە حکمەوەی کە ئەڵێ بە ڕۆژە نەبێت ئایا ئەمە زیانی ئەبێت یان زۆر جار چای تاڵمانەدە نێڵێن بۆی تینوتان نەبێت ئێمە هەڵە لە ئەو خواردنەوە تێگەشتوین چکە لە هیچ سەرچاوەیەکی پزیشکیان نییە پێت بڵێ تۆ ئەبێ لە کاتی ناخواردنە یان یەکسەر دوای ناخواردن بچی سوراحی ئاو بخۆیتەوە یان چاپەرداغ ئاو بخۆیتەوە باشترین کات تۆ با تۆزێک لە ڕۆژوو دەرچین باشترین کات بۆ ئەو خواردنەوە کاتی ناخواردن نییە تۆ چاپێنج پەرداغ ئاو بخۆیتەوە چکە هەرز دوو ئاخات لە تۆ وایە کێشە کرژی کۆڵۆن و کێشەی قەبزی و ئەمانە و کەسە کێشە هیچێک لە هۆکارەکانی ئەوەیە کە تۆ کێشەی هەرسێ بۆ دروستە بێ ئاو خواردنەوەی لە کاتی ناخواردنە بۆ مەسەلەی ڕۆژەکەیش هەر لە ئێوارە باسمان گوتمان 2 ساعات جارە بۆی کە لۆ لەسەر معدە دروست نەبێ پەرداخی ئاو ڕێگە پێدرایی بیخۆی کەواتە تۆ بەتەما بیت پارشێوان لۆدێکی زۆر سەر معدە دروستکەەوە هەموو ئاو بخۆیت بۆی کە تونید نەبێ ئەمە هەڵەیە ئەی بۆچی بۆتمان سەوزە بخۆ وەنەبوو بۆ بەدیلیەک و جێگیرەوەی بێت کەواتە ئەو زۆر ئاو خواردنەوە یان زۆر شیرینی خواردن یان زۆر برنج خواردن بەجددی زیانی هەیە نەکسوت بەڵێ بەڕێز هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کە هەفتانە ڕۆژێک هاوکارمان دەبیت و زانیاری بە سوودمان پێ دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش ئێمەش ئاماژمان لەوەیە کە خەڵک هۆشیارکەینە لەو کێشە مشکلانیکە
بابەتی ڕۆشن ئێستا ناو خەڵکە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی موژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ عزیزان و خۆشەویستانم لە ناحیەی قامتەران مامۆستایەک هەستاوە بە ڕاگەاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی کتێبگەلێکی زۆر بۆ کتێبخانەی قوتابخانەکەی لە پێناو هۆشیارکردنی تاکەکانی کۆمەڵگە و فێرکردنی زیاتر و بەخشینی مەعریفەی زیاتر بە خوێندکاران هەر لە قۆناغەکانی سەرەتای خوێندنەوە. ئەم مامۆستایە لە ڕێی ئەو کەمپینەوە کە لەگەڵ خوێنەران و نووسەران و وەرگێڕانی کوردستاندا وەکۆڵێ کۆنتاکت و پەیوەندی هەبووە توانیوەتی نزیکەی 1500 کتێب لە بوارە جیاوازەکاندا بۆ کتێبخانەی قوتابخانەکەی کۆ بکاتەوە. پێکەوە بینەری راپۆرتێکی پەیامنێرمان ڕێنازەر سەران دەبین لەکە لە قەمتەرانەوە بۆ یامەدەکردن. مامۆستایەک لە سۆنگەی دڵسۆزی پەرۆشی بۆ گوندەکەی لا ڕێگەی کەمپینێکەوە زیاتر لە 1500 کتێب بۆ قوتابخانەی گوندەکەیان گوندی قەمتەرانی سەر بە قەزای ڕانیا کۆ کردوێتەوە. هەڵساین بە سازانی کەمپێنی دابێکردنی 1000 کتێب بۆ کتێبخانەی خوێندنگەی قەمتەرانی بنەڕدی. بەڵام سوپاس بۆخوا ئێمە نەکرد 1000 کتێب بەڵکو توانیمان لە ماوەی مانگێکدا 1500 کتێب کۆ بکەینەوە بۆ کتێبخانەکەمان. ئەو کتێبخانەیە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری گەورە هەم لە سنووری پەروەردەی ڕانیا و هەم لە گوندەکانی ئەو سنوورەدا دەوری خۆی دەبینێ. ئێمە تاکە خوێندنگەی بنەڕەتین لە پەروەردەی ڕانی کە کتێبخانەی خۆمانەیە. ئەم بەداخەوە گەنجانی ئێمە شوانە تا بەیانی خەریکی یاریکی ئەلکترۆنین یا خەریکی سناپ و چات و فەیسبووکن کە ئەوانە جگە لە زیان بەڕاستی هیچ شتێکی نییە و بووتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی، بوت زیانی خراپی بۆ کۆمەڵگای ئێمە هەیە. بۆیە داواکارم لە گەنجان لە قوتابیان
لە ڕۆشنبیران کەوا هەر یەکە و لە ئاس خۆیەوە هەڵمەتێکی هۆشاری دەست پێ بکەین با بگەڕێنەوە بۆ ناو کتێب. لە ئەنجامی ئەو هەوڵوماندووبوونە بێوێنەی ئەو مامۆستایی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگدا مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی خەڵاتی ڕێزلێنانی پێدەبەخشرێ بەرپرسی ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەڵبەندی ڕانیا ڕای دەگەیەنێ ئەو کارەی ئەو مامۆستایە جێگای دەستخۆشی و ڕێزلێنانە و پێویستە دەستخۆشی لێ بکرێ و ڕێز لە ماندووبوونی بگیرێ. وەکو مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە دوای ڕاگەانی کەمپینەکە و دوای سەرکەوتنی بەڕێزیان لەو کار و پرۆژەیە ئێمە پێویستمان زانی کامڕۆ لە نزیکەوە مامۆستای بەڕێز ببینین و دیاری تایبەتی پێبەخشین وەکو ڕێزگرتنێک وەکو هاندانێک لە سەو کار و پرۆژە باشی کە ئەنجامی داوە وەزارش کە بتوانین ئاشنایەتی لە نێوان کتێب و ئەو کەسانی کە خوێنەرن دروستکەینەوە و ئاشتەوایەک لە نێوان ڕۆشنبیران و کتێب و کتێبدۆستان دروستکەینەوە. لەسەر ئەو کارە ناوازەی ئەو مامۆستایە کردوێتی مامۆستا و قوتابیانی قوتابخانەی قەمتەرانی بنەڕەتی دڵخۆشن و دەڵێن زۆر سوودیان لە کتێبخانەکە بینیوە و قوتابیانیش دەڵێن پێشتر بەهۆی نەبوونی کتێبخانەوە ڕوویان لە شوێنی تر کردووە بۆ کتێب و سەرچاوە بەڵام ئێستا بەهۆی بوونی ئەو کتێبخانە دەوڵەمەندەوە لە شوێنی ترەوە ڕوو لە کتێبخانەکەی ئەوان دەکرێت. کمپنی مامۆستا زریان جەوهەر ڕەسوڵ لە قوتابخانەکەمان ڕاگەیاند ئێمە بەرزی دەنرخێنین بەڕاستی شتێکی باش بوو کارێکی زۆر باش بوو کە ژمارەیەکی زۆر کتێبی کۆکردۆتەوە لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە هەموو ئەو کەسولایەن و ڕێکخراوانە بکەم کە بەسەریان کردینەوە و لە کەمپینەکەی مامۆستا زریان دەهاریکاریان کردین بەهێنانی ئەگەر کتێبێکیش بێ بۆ ئێمە زۆرە بوونی کتێبخانە لەناو قوتابخانە بنەڕەتیەکانیشدا بەڕاستی زەڕورەتێکی گەورەیە چکە قوتابی ناتوانێت پەنا بۆ سەرچاوی ئەگەر بێ پەنا بۆ سەرچاوی خارجی با ناتوانێت بچێتە ئێرە گوندە بۆ خۆتان زانن ئەرک دەبێت لە سەرشانیان ئەگەر بچن لە شار و شارۆچکەکان کە مەکتەبەی لێە پەیداکەن لێرە بەڕاستی ئاسانکاریەکی زۆرە. ئێمە زۆر دڵخۆشم بەکردنەوەی کتێبخانەیە و دەستخۆشی لە گشت ڕێکخراوەکان دەکەمەوە هەموو مامۆستا بەڕاستی کردنەوەی کتێبخانەکە زۆر گرنگ بوو بۆمان و سوودی زۆریشمان لێبینەوە لەم کتێبخانەیە بە تایبەتی کاتێک مامۆستایان داوای نەشر یاخود راپۆرتمان دەکەن. کتێبخانەی قوتابخانەی قەمتەرانی بنەڕەتی زۆر سوودی هەیە بۆ قوتابیان و لە بەرژەوەندی قوتابیاندایەوە ئەو کەسانی کە ئاشنان بە خوێندنەوەی کتێب زۆر گرنگێکی بە ئەوان هەیە. ئەگەر ئەو کتێبخانەیە نەبێت ئێمە ناچارن کە دەبێت بچین بۆ ناحیەی چواقڕونە چونکە لە کتێبخانەکان لە کتێبخانەی بنەڕەتیەکانی دیکەش داوا بزانم هیچ کتێبخانەیەکی لێ نییە. لە دێر زمانەوە وتراوە باشترین هاوڕێ کتێبە گەرچی لە ئێستادا سۆشیال میدیا و تەکنەلۆژیا شوێنی کتێبیان گرتووەتەوە بەڵام مامۆستا زریان جارێکی تر کتێبی کردەوە با هاوڕێی قوتابیانی گوندەکەی کە ئەوەش دڵسۆزی و دووربینی ئەو مامۆستایە بۆ کۆمەلگا دەردەخات. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. بەڵێ عزیزان و خۆشەویستانم دیجیتال میدیای پەیام وەک لە وێنەکەدا دیارە داوای لە پەیجی فەیسبوک لە پەیجی پەیام داوای ڕاوسەرنجی هاوڵاتیانی کردووە بۆ دەربڕینی هەستی خۆیان لەبارەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆمنت گەلێکی زۆر هاتووە و لەگەڵ هاوکارم دە کۆمنت دەخوێنینەوەیەکی 5 کۆمنت. محەممەد عەبدولفەتاح عەلی دەڵێت مانگی مەلەکوتی و سوکنابەخشی دڵان دوورکەوتنەوە لە حەز و ئارەزوە لە بنەهاتوەکانی مرۆڤ مانگی پشووی دڵ و گیان مانگی ئاشتبوونەوەی دڵ و ڕۆح سنووردانان بۆ زیادە ڕەویەکانی مرۆڤ مانگی دەرکەوتنی فیتڕەت وەک خۆی. هاوکار ئەمین دەڵێ مانگی سۆز و بەزەی و گەڕانەوەی دڵەکان مانگی سکوونەتی ڕوح و گەشانەوەی ئیمان مانگی ڕەوێنەری چڵک و پیسی و خاشاکی ڕوح و دڵ پێکەوە. فایق عومەر دەڵێ بەخێر بێت مانگی پڕخێر و ئاسوودەی دڵەکان خوای گەورە یارمەتی هەموو مسلمانان بدات بۆ ئەوەی بە شێوەیەکی جیاوازتر لە ساڵان خێر و سەدەقەی زیاتر بکەن بەرامبەر بە هەژاران. چوارەمین کۆمنت ساکار محەممەد دەڵێ مانگێکە بۆ پاکردنەوەی گوناهی 11 مانگی پێشوو بۆ پاکردنەوەی دەروون بۆ پاکردنەوەی جەستە پشووی ڕۆحە پشووی جەستەیە پاکبوونەوەیەکی بێسنوورە. وەستا حوسەین دیکۆر دەڵێ تۆ نەبی دڵ و دەروون ئەفەوتێ تۆ نەبی هەژاران یاد ناکرێن. بەڵێ سەرهەنگ زەنگەنە دەڵێت بەخێر بێت و خوای گەورە هیدایەتی هەمومان بدات بە عەمەلی باش. و دلێر ساڵح مانگی پیرۆزی مانگی خێر و خۆشی و عیبادەتکردنە و دەرفەتە بۆ وازێنان لە تاوان و خراپەکاری و گەڕانەوە بۆ ڕێگەی ڕاست.
ئەسرینی شەو دەڵێ زۆر دڵخۆشم بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان داواکارم لە خوای گەورە ببێتە مای خۆشی و مانگی لێبوردن و سڕینەوەی گوناه و تاوانەکانمان و ببێتە مانگی ڕزگاربوونمان لە ئاگری دۆزەخ اللهم ئامین. و هەروەها سیوان حوسێن دەڵێت یاخوا بەخێر بێت میوانە پڕخێر و بەرەکەتەکەی ساڵ ئەخواگیان بیکاتەمایی زیادی باوەڕ و ئەف و ئاشتی نێوان هەموو تاکەکان. و هەروەها دەوران ناسر هەورامی دەڵێت بەخێر بێت مانگی ڕووناکردنەوەی دڵەکان بە نووری قورئانی پیرۆز. سپاس شەیدا ئازیزان و خۆشەویستانم ئێوەش هەر دیمەن و سەرنج و ڤیدیۆ و زانیاریەکتان تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان یا وێنەی بەربانگ و پارچێوەکانتان هەیە دەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 1950 150 کە واتساپ و ڤایبەر و تەلەگرامیشی لەسەر ئەو ڕقەمە دەتوانن تەواوی ڤیدیۆ و سەرنج و دیمەنەکانی خۆتانمان بۆ بنێن تا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و دیجیتال میدیای پەیام جارێکی تر بینەری ببنەوە. ئازیزان و خۆشەویستانم تەوەری دوای بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ئامارەکانی خوێندنەوە بە تایبەت کتێبخانەی گشتی سلێمانی ساڵانە ئەم چالاکیە بەخشینی کۆمەڵی داتا و ئامار لەسەر ڕێژەی سەردانی کارانی بە هەردوو ڕەگەزی نێرومێ و تەمەنەکان تەمەنێکە و ئەو بوارانەی کە زۆرترین کتێبی تێدا خوێنراوەتەوە وە کتێبخانە گشتیەکانی دەوروبەری سلێمانی قەزا و ناحیەکان و یەکێکی دیکە لەم کارە چالاکیە جوانانە زانینی ڕێژەی خوێندنەوە و بەخشین و خواستنی کتێبە لەسەر ئاستی قوتابخانە ناوەندی و سەرەتای و ئامادەیەکانی نێو پارێزگای سلێمانی کە ئێمە لێرەوە ئەمەجێی دەستخۆشیە وەکو هاندانێک وەکو تەشیعێک کە قوتابیان چاو لە ئەوانی دیکە بکەم لە ڕێی ئەم داتا و ئامارانەوە کە لە تەوەری دوین بەرنامەی پەیامی ڕۆژ ئایخێنە بەردەستیەوە یازی خۆشەویست تا خەڵکێکی زیاتر خوێنەر بێ خوێنەربوونی خەڵک واتە ڕۆشنبیربوون و بەرەو پێشچوونی کۆمەڵگە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز شاه عوسمان قادر بەڕپرسی هۆبەی هونەری کتێبخانەی سلێمانی و هەروەها نووسەری بواری کتێب و کتێبخانەمان کردەوە. مامۆستا شاو زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاستانەکەم و ڕۆیەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە پیرۆزە هیوادارم هەرچەندە دەزانین هیواداری ناوێ ئەمە کە زیاتر خواستی خوێندنەوە زیاترە بێت لەم مانگەدا بەهۆی ئەوەی کە خەڵک ڕوو لە بابەتە ئاینیەکان دەکات و خوێندنەوەی قورئانی پیرۆز و فرموودەکانی پێغەمبەرە و ئەو بابەتە نەیتریش کە لەسەر لێکدانەوە و شرۆڤە و تەفسیرەکرێ بۆ بابەتە ئاینی و ڕەهەندەکانی بەڵام ئەوەی جێگەی داواکاروی هیواداریە ئەوەیە کە ئەم خوێندنەوەی ئەم مانگی ڕەمەزانە لە داهاتووە بێتەوەی دوای ڕانگی ڕەمەزان کە هەڵس و کەوت و سلوک و ئاکار و لێکدانەوە بۆ چوون لەسەر ژیان و لەسەر ڕەهەندەکانی ئەو تاکە کەسانە بگۆڕێت ومێدم ئەوەیە کە ئینشاءڵڵا زۆر سپاس. مامۆستا شاو ئەگەر پێمان بڵێت بزانین ئاستی خوێندنەوە لە چه ئاستێکدایە لە سلێمانیدا؟ بەڵێ هەڵبەتە تاکویستاکێت چەندین جار قسە لەسەر ئەو ئاکرێت کە ئاستی خوێندنەوە یا کتێبخانەکانمان لە چی بوارێکە ئایا خوێندنەوە کللتورە یان نایە بۆتە کللتور یا هەوڵ ئەدەین بۆ بە کللتورکردنی. من ئەمە بۆ خۆمەمە سێهەمین هەوڵمە کە داومە لە بواری کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر پرۆسی خوێندنەوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی. سیکەم جاریان لە ساڵی 2007 ڕێبەرێکم چاپ کرد کە تایدا بە هەمان شێوە زانیاری بوو لەسەر ئاستی خوێندنەوە لەسەر ژمارەی کتێب خواستنی کتێب لە کتێبخانە گشتەکانی ئەو کاتە ئیداری سلێمانی. ئەمە ساڵی دوایشان ڕێبەرێکەکەمان چاپ کرد بە هاوکاری ڕێکخراوی بەهرەی ژنان کە بۆ 2 ساڵ ئاماری خوێندنەوەمان خستە ڕوو لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و کتێبخانەی ئەو قافیشمان لەگەڵا بوو. ئەم جاران ئەم کارێکە کردو من دەگەڕێنەوە بۆی کە لە ساڵانی 2011 12 14 15 16 17 لە کتێبخانە گشتەکانی سنووری پارێزگای سلێمانی کە 22 کتێبخانەی گشتیەکات لە دەروی کتێبخانەی گشتی ناو شاری سلێمانی ئەو ئامارانە بزانین چیمان پێڵێن زانین پایتەختی ڕۆژنبیری یا موسساتی کتێبخانە گشتەکان ئاستیان لەکوایە پێویست کەم و کوڕەکانمان لەکوایە خەڵە لاوازەکان لەکوایە چۆن بتوانین چارەسەریکەین. لەگەڵ ئەوەشا من پێویستم زانی بە دیوێکی تریشە لەگەڵ کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان کە لەوێ چیە گوزارێ لەوێش فۆڕمێکی ڕاپرسی دابش کردو بەسەر 120 کتێبخانەی قوتابخانەی ناوشار بەڵام لەوێ 100 فۆڕبم وەرگرتەوە بۆ گێڕایەوە لەوێش ئەوش کۆمەڵێک داتا و زانیاریە لەسەر ئاستی خوێندنەوە و پێکهاتەی کتێبخانە و چۆنێتی خزمەتگوزاری لە ناو کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان بەس شێوەیەکی گشتی من بە شێوێت لە خاڵی بە ڕێژەیەکی لاوازیە بینم وەک دەبینین لە ساڵی
2011 ئێمە 96,420 کەس سەردانی کردوین، لە ساڵی 2012 74,420 کەس سەردانی کردوین، لە 2015 35,742 کەس سەردانی کردووە. دوو بەرامبەر دابەزیوە 76 بۆ 35 هێشتا دوو بەرامبەر زیاتریش. بەڵێ لە 2016 بۆتە 30,895 لە 2017 سلێمانی 4 دەوریشی شارۆچکەکان هەموو کتێبخانە گشتیەکانی قەزا و ناحیەکان. بەڵێ کە لە 2017 بۆتە 35,447 لە 2018 بۆتە 31,177. بەدوەداچوونتان بۆ کارەکانی کەمبوونەوەی ڕێژەی خوێنەر و سەردانیکەرانی کتێبخانە گشتەکان نەکردووە؟ ئەگەر بە یارمەتیم بێت تەواوی جاای قسە لەسەرەکە بەسەر ئێمە لە کتێبخانە گشتەکان ئامارەکانە گەریشێک شارەزان نەبێت لەسەر بنەمای زانست و پیشەی کتێبخانە بە هەڵە تێئەکێ. مەسەرەن ئێمە دەبینین لە کوێ ئەو ساڵانە هەر هەمووی کۆی کەیتەوە 303,835 کەس سەردانی کتێبخانە گشتەکانی ئێمەیان کردو، بەڵام خواستن جەنابەت کە دەی بۆ کتێبخانە وەک خۆت وەک کاگڕاز ئەمە کەسێکی دیتە کتێبخانە بڕوانامەکەت ڕەگەزەکە وەرەگیرێ تۆ دەی جاریوای 8 کتێبە خوازی ئەوانە مەسەلەن 5 عەرەبی بە زمانی عەرەبیە سیانی بە زمانی کوردیە من ئەو ئامارانەشم وەرگرتووە مەسەلەن خواستنەکان لەسەر بنەمای ناوەڕۆک 297,580 بووە ئەمە لەسەر بنەمای ناوەڕۆکی کتێبەکان چی خوازراوە دەبینین ئەم 300,000 کەسە 297,580 بابەتی خواستووە لەسەر ئەساسی زمانیش وەکووتمە کتێبەکان بەشێکی عەرەبیە بەشێکی ئینگلیزیە بەشێکی کوردیە فارسیە ئەمەش دەبینین کۆی ئەمەش لێرەشە 355,068 کەس لەسەر بنەمای زمان کتێبی بردووە یعنی ئێمە لێرە گەریکە گورد دەبێ ئامارەکەیەک ئاماردەر ناچێت لە ئاماری کتێبخانە کەسێک دەبێت بە وردەکاریانە دەرەچێت پرۆسەکەی دەبینی مەسەلەن خواستن لەسەر بنەمای زمان زمانی کوردی 257,000 کتێب خوازراوە بە زمانی کوردی بە زمانی عەرەبی 79,000 کتێب خوازراوە بە زمانی ئینگلیزی 1,300 کتێب بە زمانی فارسی 3,200 کتێب بە زمانەکانی ترکیان دەجار کتێبی تورکیمان هەیە ئەڵمانیمان هەیە سویدی هەیە لە کتێبخانەکانە 715 کتێب خوازراوە ئەمە ئامارەکانە لەسەر کاری خواستن لەسەر بنەمای ڕەگەزی دەبینین ئێمە جارێکەشی تەڵم کردووە لەو 3,835 کە کۆی گشتی خەڵکەکەی کە سەردانیان کردین وەکو تاکە کەس دەبینین 134,496 کەسی لە ڕەگەزی مێ بووە و 169,339 کەسی لە ڕەگەزی نێرە ئەمەش بە دیوێکی کات دەبینین ئاماری تێگڕای لە 2011 بۆ 2016 تەنها ساڵێک ڕەگەزی مێ هاوشانی ڕەگەزی نێر بوو بێ نزیک بوو توانی بڵێن بە چەند ژمارەیەکیش کە لاوە زیاتر بوو بێ ساڵی 2014 دەبینین لەو نزیک بۆ یام زیاتر بووە بۆ تەنها ساڵێکش بۆ دەبینین ئەو لاوانەیە قەیرانی دارایی وای کردبێ دەبینین لە پرۆسەی پەروەردەش ئاگەرسەریکردن لە 2014 بۆ 15 ڕێژەیەک قوتابی خوێندکاریش لە قۆناغەکانی خوێند و دوورکەوتنەوە بۆ هۆی قەیرانی داراییە لە خوێندن لێرەوە بینین قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر کۆی پرۆسەی خوێندنەوە لەسەر چی لە ڕووی ڕەگەزی وەچی لە ڕووی پێکهاتەی کتێبخانەکانیشمان وەچی لەسەر کاری خوێندنەوە ئەمە جگە بە دیوێکی کە ئەبینین ئێمە ئامارەکەم جا کردێتەوە بۆی کە لە ناو شاری سلێمانی کە تاکە کتێبخانەیەکمان هەیە بەداخۆت تاکە کتێبخانەیەکی گشتی هەیە لە ناو شارە ئێمە توانیمانە لە ساڵی 2000 بڵێنەمان بۆ 3 ساڵی ئەخیر 2016 10,118 کەس لە ناو شارە کتێبی خوێنەوەتەوە کە لە دەرەوەی شار 32,859 کەس کتێبی خوێنەوەتەوە سەردانی کتێبخانەکانی کردووە لە 2017 14,828 لە دەرەوەی شار 28,149 لە 2010 13,557 کەس لە ناو شار لە دەرەوەی شار 33,832 کە ئەم تێگڕای لە ماوەی ئەم 3 ساڵە ئەگەر کوێکەیتەوە ناوشاری سلێمانی بە 38,503 دەرەچێ بەرامبەر بە دەرەوەی شار 94,840 بۆ زانیاری بەڕێزشان کتێبخانەی گشتەکانی شاری سلێمانی لە دەرەوەی شاری سلێمانی لە ساڵی 2011 ئێمە 21 کتێبخانەمان هەبوو کە ڕێژەی خوێنەر تیادا زۆر بووە بەڵام بۆ 2016 ڕێژەی ژمارەی کتێبخانە گشتەکانی بۆ هۆی گۆڕان کاری بە هەیکەلی ئیداری بە ڕێوەبەراتی کتێبخانە گشتەکان کتێبخانەکان زیای کردو وەتە 31 کتێبخانە لەگەڵ ئەوەی کە ژمارەی کتێبخانەکانمان 31 کتێبخانەیە وەڵام دەبینین ڕێژەی خوێندنەوە کەمی کردووە بە بەراوردێکی کەش هەر لەگەڵ ئەمە ئێمان دەبینین ئێمە لە ئەسەر ئاستی بڕوانامەش بە جارێکتر ئامارەکەم وەرگرتوێتەوە ئەو
3,835 کەسە لەسەر ئاستی بڕوانامە بەڕاستی بە شێوە لاوازەکەی ئەو کەسانی سەردانی کتێبخانەکانیان کرد بێ ئەو کەسانن کە هەڵگیری بڕوانامەی دکتۆران کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بۆ 6 ساڵ 2891 کەس بووە کەمە ینی زۆر من لە هەرە لاوازەکان پیاە کەمەکان خۆشگوزەرانی و ئاستی ئابووری ئەم جۆرە کەسانە لەوەی کە ئەتوانێت لە وڵاتێکی تریشەوە کتێب بکڕێ و لە کوردستانە ئەمە یەکێ لە هۆکارەکان نییە ئەمە بێ گەڕی بە دوای هۆکارانە مەسەلەن قسەگەر قسە لەسەر سەرچاوی ئەلکترۆنیەکرێ ئێوەکو کتێبخانە گشتەکان تا ئیستاچێ نە لە کوردستان و نە لە عێراقیش کتێبخانەی ئەلکترۆنیمان نییە ئەمە خەڵکێکە بۆ خۆی بە شێوی PDF یا سایدێکدان پێگەیەکدانەیە بەکاری هێنێ بەڵام وەکو حکومەوەکو دام و دەستگای کتێبخانە گشتەکان لەسەر ئاسری عێراق و وەزارەتی پەروەردەش ئێمە ئەو کتێبخانانەمان نییە دەبینین یەکەمین کەسێک کە لەو بوارین بێت مەسەلەن ئەوانن کە هەڵگیری بڕوانامەی ئامادەی بوون سەردانی کتێبخانەکانیان کردوون کە 1599 کەس بووە لە 300 بەڵێ لە 3,000ەکە بە دوای ئەو مەسەلەن قوتابیانی قۆناغی سەرەتایی دێ کە 65,176 کەسە و دوای ئەویش قوتابیانی ناوەندی دێ کە 60,045 کەسە ئەنج ببوانەی کە بڕوانامەی دبلۆمیان هەیە کە 40,470 کەسن ئەمە دەبینین لە دوای ئەو کەسانی کە بڕوانامانە بەز بەسەر بە لەینەکان سێ خوێنەوار ئەمانە دەبینین کە 18,173 کەس سەردانی کردوین کە ئەم ئاستی کەسانی خوێنەوار زۆر زیاترە لەوانەی کە دکتۆرا و ماستەریان هەیە بۆ سەردانکردیان لە کتێبخانە گشتێکانە. بەڵێ مامۆستا ببوورە وەک دەزانین کە لە بریەوەی ئاستەکە ئاستی خوێنەوە بەرز بێتەوە بەرەو نزمبوونەوە دەچێت کەواتە ئەبێت چی بکرێت کە حەز بۆ خوێندنەوە زیاد بکرێت چی بکرێت کە خوێنە ڕاکێشێت ئەمە پێویستی بەوەیە ئەو پیاچوونەوەی بکرێت بە شێوازی پێشکەشکردنی خزمەتگوزاری لە کتێبخانەکان بە پیاچوونەوە بکرێت لە شێوازی پێکهاتەی کتێبخانەکان و بە ئادای ئەو دابینکردن و پێکهاتەیە بەس لە سەردەمیانە بگونجێ مەسەلەن نێشێک لەوانە ئێمە هەرچەنە لە کتێبخانەی گشتی سلێمانی ساڵانە و لە بۆنەکانە هەوڵماندا و چەندین چالاکی جیاوازی و جۆرا و جۆر بخرێتە ناو هۆڵەکانی کتێبخانەی سلێمانیەوە بە مەبەستی ئاشکردنەوە سەرنج ڕاکێشانی خەڵکی و هێنانە ناوی کتێبخانە بەشداری فیستیڤالەکان و فیستیڤال دروست دەکەین چالاکی ئیشی دەست و کۆمەڵێکی چالاکی تەندروستی و کۆڕ و کۆبوونەوە و سیمینار دەبەسترێت لە کتێبخانە ئەمەڵام ئەمە بەتەنها بە یەک کتێبخانە ناکرێ ئەمە مەسەڵەن ئێمە ئەو توانایی لە ناو کتێبخانەی گشتی سلێمانیا هەیە لە ناو توانای بە کەمتر ئەو توانایانە ئەبینین لە ناو کتێبخانەی شار و شارەچکەکان ئەو چالاکیانە ئەنجام بدەن زۆر بەشی دەگەڕێتەوە بۆی قەیرانی داراییەکەیە یەک دووش ئەگەڕێتەوە بۆی کە تا ئیستاچێمە لەسەر ئاستی حکوومەتی هەرێ یاسامان نییە بۆ هیچ جۆرە کتێبخانەیەکیان یاسایەکمان نییە کە دا ڕێژراو بە پەیڕەو کرێ ئیشەکارەکان ئامان سیاست فەلسەفەی کتێبخانەکانی دیاری نەکردووە چی لە کتێبخانەی قوتابخانەی خوێندنگەکان بێت چی لە کتێبخانەی زانکۆکان بێت چی لە کتێبخانە گشتیەکان بێ یا پەیمانگاکانی هیچ جۆرە کتێبخانەیەکی ئێمە تا ئیستە بەداخەوە پاش 24 ساڵ حکومڕانی یاسامان نییە ڕەشنووسێکی یاسامەندارش بۆ کتێبخانە گشتەکان لە پەرلەمانە بوو خولی پێش و تا ئێستا کاری هیچ شتێکی بۆ نەکراوە زۆر باشە ئەو ئامارانەی کە لە بەردەستان لە نێو کتێبخانەی قوتابخانەکان ئایا بنەڕەتیە ئامادەیە ناوەندیە ئەمانە چین و لە نێو خوێندکارانی ناوەندی و سەرەتایی و ئامادە یا ڕێژەی خوێندنەوە چۆن چۆنیە و مامۆستاکان چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە کەلتوری خوێندنەوە یان بۆ خوێندنەوە بکەنە کەلتور لای قوتابیان بەڵێ هەڵبەتە بن بۆ ئامارە بۆ ساڵانی زووتر زۆر داوام لە پەروەردە کرد بەداخۆی چم دەست نەکەوە ئەوی کە من ویستم ئەو ئامارەی من ویستم دەستم نەکەوتر هەر هۆکارێک پێ بەڵام من هاتم خۆم فۆرمێکم دابش کرد فۆرمێکم داڕشت لە کڵشەیەکەوەی کە 35 پرسیاری لە خۆ گرتبوو بۆ هەر کتێبخانەیەک دوای هەڵسەنگاندن و شرۆڤەکردنی ئەوانە کۆمەڵێک زانیاریم بەرچاو کەوت و کۆمەڵێک زانیاریم دەست کەوت وە لێکدانەوەی لەسەر زانستی کتێبخانە و زانیاری و پلەکارێکی پیشەیاشی کردنەوەیەکمان بۆ کرد من توانیم لە بۆ 71 کتێبخانەی قوتابخانەی ناو شاری سلێمانی کە 14یان قوتابخانەی ئامادەی بوون باقی ئەوانی تری کە قوتابخانەی بنەڕەتی بوون و تێگڕای قوتابی ینی من لەوێ ئامارەکە بە وردی هاتین لەسەر کتێبخانەکە چەند کەس کاری تیاکە بڕوانامەکانیان چین دەوامی کتێبخانەکان چەنە و چەند کتێبیان هەیە
وە کتێبەکان لەسەر ڕووی ناوەڕۆک چین و خواستی خوێنەر قوتابیان چی ئەخوێنەوە لە ڕووی ناوەڕۆکەوە و ژمارەی قوتابیانی قوتابخانەکە چەنە ئەنجا چەند قوتابی چۆ بۆ کتێبخانەکەی ئەو بەراوردانە مەسەلەن بۆ نمونە لە 71 کتێبخانە 35,749 قوتابی هەبوو ینی 71 قوتابخانە 35,749 قوتابی بەرکەوتووە کە 1950 کوڕن کە 18,590 قوتابیان کچ بوون لە کتێبخانەکانیشانە 111 فەرمانبەر هەبووە بەڵام دەبینین بە پێوەرەکان ئەم 111 فەرمانبەرە کەمە دەبێت بێ لەسەر ژمارەی قوتابیان کە بەراورد دەکرێت وێستاندی کارمەندی کتێبخانە لەوێ لەسەر ژمارەی قوتابیانە بێت داڕژراوە دەبینی ئەبێت 436 کارمەندمان هەبێ ئەمە لە ڕووی کارمەندەوە کەم و کوڕی هەیە لە ڕوویەکی ترەوە لە ڕووی خوێنەرەوە لەو 35,749 دەبینین 11,050 قوتابی لە ماوەی ساڵێکە سەردانی کتێبخانەکەی کردووە کە ئەمەش بۆ خۆی ڕێژەیەکی کەمە ئەبێت لە پێوەرە نێودەوڵەتەکانە دەڵێت بەلایەنی کەم دەبێت ساڵی 3 جار کەمتر نەبێ قوتابی سەردانی کتێبخانەکەی خۆی بکات کە بۆ ڕێژەی بێ دەکاتە 1940 سەردان ئەبێ بچێت دەبینین کەواتە ڕێژەی خوێنەر لێرە بە لە 9 شتێکە گەر بڵێ بەیشیکەیت بە لە 100 بە نزیکی یعنی کەواتە لە 100 قوتابیانی ئێمە سەردانی کتێبخانەکانیان کردووە بۆ بابەتی خۆ پەروەردەکردن و فێربوون بەداخەوە بە دیوێکی کەشە ژمارەی مامۆستایان و فەرمانبەرانی ناو قوتابخانەکانیش ئەمیش کەمە دەبینین لە کۆی ئەو 71 قوتابخانەیە کە هەیە 1478 فەرمانبەر و مامۆستا لە ساڵێکا چۆ بۆ کتێبخانەکەی و بۆ خوێندنەوە دەبینین لەسەر ئەو کتێبخانانە لە ڕووی ناوەڕۆکەوە چەند کتێبیان هەیە بینیمانە لە کۆی گشتی ئەمە کتێبخانێک بە تەنها هەم بووە هی هەر هەفتانێک دوای کۆمان کردەوە کۆی گشتێکەیە 46,530 کتێبیان هەبوو بە زمانی کوردی 15,200 کتێبیان هەبوو بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی 5,474 کتێبیان هەبووە بە زمانەکانی تر 2,296 کتێبیان هەبووە کە تێکڵا 69,500 کتێبی کردووە کە بۆ خۆی دەبینین جارێک کە ئەمە لێرەشە کێشەیە بۆ پرۆسەی خوێندنەوە و فێربوون و پەروەردەکردن دەبینی لێرە وەزارەتی پەروەردە گرنگی بەوە دەدات قۆناغیانی خوێندن منهەجی خوێندنی کوردە بە زمانی ئینگلیزی لەگەڵەوە کەمترین ڕێژە کە زمانی ئینگلیزیە کتێبیان هەیە یعنی کەگەر قوتابێک بێ لە دەرەوەی منهەج بە زمانی ئینگلیزی تۆ بەس فێری زمانی ئینگلیزیەکی کتێبی خوێنێتەوە سەرچاوی دەست ناکەوێت بە دیوێک کەش ئەمە واکان نەچن بابەتی کوردی بخوێنەوە تۆ پرۆگرامی خوێندنت کرد بە زمانی ئینگلیزی ناچە زمانی کوردی بخوێنێتەوە بە دیوێککە ئەو بابەتانەی زۆر خوێنراوەتەوە ببینی بابەتە گشتەکانە 11,003 بابەتی گشتی بەرکەوتووە لە بابەتی ئەدەبیان 9,935 بابەتە مێژوو 6,700 زانستی کۆمەڵایەتی زمان ئاین ئەمە بە شێوە گشتی ئەم زۆرتر ئەمانە خوێنراوەتەوە مامۆستا شاهۆ زۆر بە کورتی کۆتا قسەی جەنابتان چییە شتێک زۆر گرنگ بێ پێویست بکە باس پێ لەبەرکە کاتی بەرنامەکەمان زۆر کەمی ماوە بەڕاستی پێویستە وەزارەتی پەروەردە من لێرە داوا لە وەزارەتی پەروەردەکەم جاوەک ئەو کەسێک کە لە وەزارەتی پەروەردە کارەکە لە شخصی وەزیرەوە هەتاکو و ڕازگرێک پێویستیان بۆیە کە گرنگی بن بە کتێبخانەکانیان و بۆ وەزارەتی پەروەردەش دەڵێم دەبێت کتێبخانەکان بکرێتە بەڕێوەبەرایەتێکی تایبەت چۆن بەڕێوەبەرایەتی لە بەرەبەراتی پرۆگرامەکان وەک چۆنێکی سەرپەرشتیاراتیانە چەندهایەکی چالاکییان هەیە ئەبێ کتێبخانەش بۆ خۆی گرنگی پێ بدرێ چونکە پەروەردەی تاکە کەس و فێربوون لە کتێبخانەکانەوە دروستە بێ ئەوەی بەڕاستی دەیڵم هیچ کتێبخانەیەکیان لەسەر ئاستی کوردستان پەیوەندیەکی نێودەوڵەتی نییە کە بڵێ ئەمە کتێبخانەیەکی گونجاوە شیاوە لەسەر پێناسەد نێودەوڵەتەکان بەڵام ئەوەی هەیە دەکرێت ئێمەگەر بەو کتێبخانانەی ئیستەشۆ بێ ئەگەر ئەو ڕێگریانە چارەسەرکەین لەو فۆرمەی کە من ینی کۆمەڵک شەرحیاتی شێ لەسەر چۆن پێشنیاریان کردو چۆن چارەسەر کرێ ڕێگرەکانیان چیە چارەسەر چۆنە داواکاریان چیە ئەگەر بچین بدەم ئەو داواکاری و پێشنیاری ئەو ڕازگیری کتێبخانانەوە من دڵنیام گۆڕانکاریەک دروست ئەبێ لە ژمارەی خوێندنەوەکان لە ژمارەی خوێنەرەکان و سەردانیەکانی کتێبخان بەڵێ بەڕێز مامۆستا شاو عوسمان بەرپرسی هۆبەی هونەری کتێبخانی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکان دەستخۆش زۆر سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستانم هاوکارمان جەلال محەممەد لە گوندی شەیانی کوێستانەکانی پێنجێنەوە راپۆرتێکی لەسەر بەرهەمە ڕووەکێ بەهارەکان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین پاشتر دێنەولاتان بۆ قسەکردن یان پێشکەشکردنی تەوەری سەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. کەش و هەوا هێشتا تاریکە بەرەبەرە بەرەو بەیان دەڕۆین بە هیوای پەیداکردنی ڕزقی ڕۆژێکی نوێ بۆ هێنانەدی ژیانێکی نوێ هەندێکیش
بۆ چێژوەرگرتن لە شاخ و گیابەهاریەکان. بڕینی ڕێگایەکی چەندین کاتژمێری ڕۆژەڵات بۆ سەر سنوورەکان، بۆ سەر شاخە بەرزەکانی شایان و میشیا و ئەواڵانی سربەناحیەی گەرمەکی قەزای پێنجوێن. ناوەناوە دیمەنی جوانی گوندەکان بەهاریان زیاتر ڕازاندووەتەوە، بەڵام فەرامۆشکردنی گوندەکان بە تایبەت نەبوونی خزمەتگوزاری ڕێگەوبان و هێڵەکانی پەیوەندیکردن و کارەبا مەترسی جددین بۆ سەر چۆڵکردنی زیاتریان. ئەی کەناڵی پیا من برا ساڵێ جارە دووجا بۆ ڕووناکەنم چەمە ئەوە نیە ئێستا ساڵی جارە ئەوە ڕووناکە بۆ کوێسان هاتوون یەم کاکە قسەیەکە باسێکە ئەم چەمەیە ئەم جادەیە ئەم کاولبوی ئەم حکومەتە شەق و شڕەیە وەڵا ڕاست جادەکەتان زۆر خراپە ئاوە بە ئەم قسەی میشە بگاتەوە ئەگەر ئێمە حکومەتمان بێ جادەشمان وانە بێ حکومەتمان بێ کارەباشمان وان نابێ ڕئیس و گوزەرایشمان بێ وڵاتیشمان ئاوا نابێ ئەم وڵاتە گوناح نییە شۆڵ بێ ها کابراکم تەنیا ماڵ ئەوە تقریبان چێنەکە ئەوە خانووەکەمە دەستم تێ ناچێت لەم وڵاتە خانوویەکەمەوە ئەمە جادەکەیە کوا عەرز و ئاو و کوا جادە و بان و کوا کارەبا و کوا خزمەتگوزاری وڵاتە. ژن و پیا و گەنج لەگەڵ گەشتنیان بە بناری شاخەکان ئیدی تۆشەبەرە بە خۆیانەوە دەبەستن و بەدەم گۆرانیەوە بە سنگی شاخەکاندا هەڵدەشاخێن. دوجار گەشتمە ناو شاخەکانی شایان، ئەو شوێنەی کە زۆرێک لە خەڵکی لە شوێنە جیاوازەکانی بە تایبەتی دەشتی شارەزور و دەوروبەری سێسایەقەوە دێن بۆ ئێرە بۆ گیا کوردەواریەکان. من لەم بەرنامەیەدا لەگەڵم چەند گەنجەی شارەزور پێکەوە لەگەڵیان دەبم بۆی کە بزانم چی لە گیا کوردەواریەکان دەچێنەوە و لەگەڵ خۆیان دەیان هێننەوە. خەڵک بە خێزان و بە تاک و بە کۆمەڵ لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە هاتوون لە هەورامان و ڕانیە و پێنجوێن و گەرمیان و شارەزورەوە بۆ گیا بەهاریەکان و کەسیشیان بەدەستی بەتاڵ ناگەڕێنەوە. ئیدی یەکێک بۆ خواردنی خۆی و یەکێکی دیکەش بۆ فرۆشتن و پەیداکردنی بژێوی ژیان. چی تێناوە؟ قوربانی گیانوەڵا پیچک و ڕێواس و یادوەخەڵ لەگەڵ منەیە. هەستەکەم کۆڵەکەت کەمە بچووکە خۆت ئەوەندە تێناوە کە لەمانە زوەڕ لەبەرەوە کە خۆمان کەماناوە لە سعات چەنەوە لێرە؟ وەڵا لە تقریبان سعات هەشت بوو هاتین درەنگ هاتین بەس خەڵکی زۆر لێ ئارەوەڵا خەڵکی زۆر لێە؟ ئارەوەڵا خەڵک بە زۆری چییە؟ ئەم شاخانە چی؟ وەڵای بە زۆری ڕێواس و پیچک و مەنێ هەیەگرە ئێرە ڕێواس و کنگر و پیچک و مەنێ و قارچک بەرەکەتی سەرەکی بەهار و شاخەکانی کوردستانن. لە دوای گەڕانێکی چەند کاتژمێری بە شاخەکان و پڕکردنی توێشویان بە کۆمەڵ دێنەوە بۆ شوێنی دیاریکرا و دەست بە خواردنی نانی نیوەڕۆ دەکەن. هەندێکیشیان لە دوای نان جارێکی تر بە شاخەکاندا هەڵدەشاخنەوە. لە سعات تقریبان چەندێوە هاتوون بەخوا دەوری پێنجونی و ئەو ناوم لە پێنجونی و بەیانیوە لێرە لە پێنجونی تەمەنت چەندە؟ وەڵا تەمەنم تقریبان دەوری ئەچێ بۆ دەوری هەفتەش تەواو نابێت. یاخوا تەمەن درێژ و پڕبەرەکەت بێت تا کوێ ڕۆژیتە سەر؟ وەڵا تاوەکوونیا ڕۆژین تا چاو بڕێکا ڕۆژنی. ئێ ماشەڵڵا باش توانیوتە؟ ئەرێ وەڵا من هاتمە سەرەوە بە زۆر نەمتوانی بێم. توخوا هەرچەندە کۆڵەکەی خۆم کردم و هاتمە خوارەوە بەس تۆ باشتر لە من ڕۆشتوی. بەڵێ بەڵێ زوو بە شاخ و داخۆم شوێنە وەرە بەخوا قاچیشم داماوە یانیگینا باشتری. ئەرێ بەخوا ئەگەر قاچم وانێ وایە بەخوا ئەچوم لەوانەیە بڵێم بۆ دیو ئێرانیش هاتمە ئەوە لەوێ ماڵی مزەفەر بوو ماڵی مزەفەری حەمەستی خان. باشە دیەکەی چی ناو بوو؟ شایانی کۆن. شایانی کۆن. ئەرێ وەڵا ئێستا شایانی تازە لەکوێیە؟ ئێستا شایانی تازە ئەوەتە لە خوارەوەیە هات دوو ماڵەکەی گەیتێ لە نەرمەڵاز دەرەچیت ئەوە شایانی تازەیە. چەندێکە ئێرە چۆڵ بووە؟ دەمێکەیە چۆڵ بوویت لەو کاتەوە حکومە داگرتوین چۆڵ بووە. ئاودان نەکراوەتەوە؟ ناوەڵا. دەستەکانت خۆش بە حاجی ژیان. قوربان خۆشحاڵت کردی. تەمەنت درێژ
وڵای لە بەیانی و هاتوینێمە بۆ ئێرە ئەمە هاتوین وتمان بڕێ ڕێوەس و پیچکە و ئەمانەیە بینەوەی ترەوە لە بەرا سەرکەوتین تا سەرەوە بازی پیشمانسم دیسان بۆ بەراگەڕێنە بازی ڕێوەسمان کرد وردەوریتەوە خەڵکەوا بەو شێوە خەریکەونە بەڵام ئێمە بۆ خۆمانمانوی بەڵام خەڵکیش خەریکە لێرە کەنێت بۆ فرۆشتن لە خۆڵماڵ هاتوین وڵا هاتوین بۆ ڕێواس و بۆ گیلاخە بەڵێ باش ئەمانە بۆ خواردنی خۆتان یان دەیفرۆشت وڵا بۆ خواردن و بۆ فرۆشتن و ئەوەی ینی هەتانە کە کەسابەتی لەسەر ئەمە بێت ئارە وەڵا ژێویژیانی پێ پێدا باشە لەخوا بە زیادێ ئەو خواردنانە چی لێکەن هەڵیان دەگرن بۆ زوستان ئەی کوڕێنی وەری ئەگرین بۆ زوستان کامیان نگر و گیلاخە و پیچکەکەوە ناگری والله هەلامە ئاس قنر گیلاخە ڕێواس ناوی ئەمەم تازە بیستوە ئێستا هەلامە چکە لە بەیانیەوە کە لێرم کەس نەیوتوە بۆ هەلامە هات دەیوا لەویا توش بووم باشێک بوو هێنام و هاتم ئەو هەلامەیە چۆنە خوڕێت والله لێ جنجنیەکەیت و ئەی کوڵێن و ئەمجار سووریەکەی تۆ ئەی خۆی بەهێلکەوە ئێمە ئێستا لە شەخەکانی پێنجوێنین ئەم شاخانەی پێنجوێن زۆرتر ئەو گیابارێنی کە تایە ڕێواسە کنگرە پیچکە گیادۆخەوایە لەگەڵ منێ تر ئەو کەسانت بە ئارزوی خۆیان هەر کەسێ ئارزوی خۆی ئارزی لە جۆرە گیایەکە مەسەلەی باتەوە هەیە بەس حەزی لە ڕێواز دەباتەوە زۆر بە ئەو کەسانێکە یەنەی بنەوە زۆرتر بۆ فرۆشتنە بۆ بژێژی ژانیانە چونکە زۆر کەس بژێوی ژیانی لەسەر ئەم گیا بەهاریانەیە وەڵام ئەمە بەس بۆ ئێنەمێناوە من بۆ منەیە منێ پێ هەڵەکەن پێش خۆراوابوون ئیدی خەمی ڕۆشنەوە و گەشتنەوەیانە بۆ ئەوەی بگەنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان چونکە هەندێکیان ئەوە کار و کەسابەتیانە ڕۆژنا ڕۆژێک دەبێت بە شاخەکانی کوردستانەوە بن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ شاخەکانی پێنجوێن. داڵێن مانگی شەوال گلەیەکی کردو و تێتی ڕۆژی جەژن هی منەوە بەڵام هەرێڵێن جەژنی ڕەمەزان منەوە ڕۆژە ماندوو بوو مخەری وە تاشە بەردێکە و کەمە خوار هەپر نەپن بووم کەچی ناچارم بڵێن جەلال محەممەد ئامادەی کردووە. ئازیزان و خۆشەویستانم بیرتانە خینەوە کە هەر گرتە و دیمەن و ڤیددیۆ و وێنە و زانیاریەکی تایبەتانەیە بە مانگی پیرۆزی ڕەمەزان و بەربانگ و پارچەوەکانتان یا هەر شتێکی سەرنجڕاکێشی زانیاری دەتوانن لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 151 90 بینێرن بۆ ڤایبەر و تەلێگرامی کەناڵی ئاسمانی پەیام تا لەسەر شاشەی کەناڵی پەیام بینەری بن. پرۆژەکانی بەخشین خزمەتگوزاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین و بە دیاریکراوی نەخۆشخانەی بەخشین تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە کە نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە پرۆژە خێرخوازی و قازانجنەویستەکانی کوردستان کە بۆتە پەناو جێحەوانەوەی بەشێکی زۆر لە هەژاران کەسانێکە نەبژێویەکیان هەیە نەخۆراک ژەمە خۆراکێک بۆ پشوو پارەیەک بۆ چارەسەری خۆیان بەڵام نەخۆشخانەی بەخشین لەم سەردەمی نەمانی ڕەحم و بەزەی و مروەتا بۆتە پەناگە بۆ ئەوان و حەساندنەوەیان بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆژەکانیان و بە تایبەت ئەو ئۆڤەر و خزمەتگوزاریانیان کە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان کە ساڵانە ئەیبەخشن میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاری عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشیمان کرد و مامۆستاگیان زۆر بەخێر بێ و تاعات و عیبادەتتان قبول بێ و یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لێ پیرۆز بێ و بەردەوامی و سەرکەوتنیشتان بۆ خوازی. سوپاسدانەکەم ئێوەش دەستان خۆش بێ و ماندوو نەبن منیش وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان ئەهات مانگی ئەبینی دوعایە فەرموو ئەی مانگەکە ئومێدەکەمی مانگی سەلامەتی و ئەمن و ئیمان و خۆشەویستی و ئیستقرارەت بی هیلال و ڕۆژدین و خەیر مانگێکی تێر و تەواو و بەرەکەت بی منیش پیرۆزبایی یەکەم بە بۆنەی هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز و داواکارم ئینشاءڵڵا و
لەخوای گەورە ئەپاڕێمەوە ماڵێکی پڕ لە یمن و بەرەکەت بێ بەسەر هەموو ئومەتی ئیسلامی و بە تایبەتیش وڵاتی کوردەواری خۆمان ئینشاءڵڵا. آمین ئینشاءڵڵا. مامۆستا گیانەگەر بکرێ پێمان بڵی سەرەتا بزانین پرۆژەکانتان گرنگترین و پرۆژانتان کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پێشکەشیان دەکەن چین؟ بەڵێ ئێمە وەکو دەستگاکەمان بە درێژایی ساڵ لە کار و چالاکی و پرۆژە داین، بەڵام بە حکمی ئەوەی کە سوپاس بەخوای گەورە میلەتی ئێمە میلەتێکی مسلمانە و لە مانگی ڕەمەزانە زیاتر حەز بە خێر و سەدەقە و چاکە و ئیحسانەکە و زۆرێکی لە دەوڵەمەندان و ئەهلی زەکاتی وڵاتی ئێمە لە مانگی ڕەمەزانە باڵانسی خۆیان ڕائەگرن و حسابی خۆیان ساغەکەن و ڕاستەکەنەوە لەواتەواتە لە مانگی ڕەمەزانە زەکاتەکانیان دەرەکەن. بەو حکومە ئێمە لە مانگی ڕەمەزانە زیاد لە مانگای 11 مانگەکەی تر لەو مانگەیە داهات و خێر و سەدەقە و ئیحسان ڕوومانتیەکە بۆیە مەجبور ئەبین لە مانگی ڕەمەزاندا کۆمەڵێ پرۆژەی ناوازە و چڕوپڕ کە زیاد لە 11 مانگەکەی تر جێبەجێ بکەین و ئامادەی بکەین و هەموو ساڵێک ژمانێک پێش ڕەمەزان ئێمە کوستافی بەخشین کۆ بینەوە گەڵاڵی ئەو پرۆژانەکەین و نووسینگەکانمان بانکەین کە نزیکەی 40 نووسینگەمانەیە لە هەموو شار و شارۆچەکانی کوردستان پرس و مەشوەرەتیش بەوانەکەین بزانین لەو شارەی ئەوانە لەو شوێنەی ئەوانە چ پرۆژەیە گونجاوە یان چ شین و تەبەقە و توێژێک کە زیاتر ئاتاجی بە یارمەتی و کۆمەکی و هەوڵدان هەیە لەگەڵ یا مەشوەرەت بەوانیش ئەەکەین و دواییش یەنە سەرەوەی کەوا بڕیا بین لەسەرەوەی کۆمەڵێک پرۆژە لە شار و شارۆچەکانە لەبەرچاو بگرین کە بە خۆشحاڵیەوە هەموو ساڵی ئەوەی کە ئێمە لە بەرچاومان گرتووە چۆتە دووقات و سێقاتیش دو پرۆژانی کە بۆ خۆمان دیاریمان کردوە، بەڵام ئێمە وەکو هەیکەلێکی چوارچێوەیەکی گشتی کۆمەڵی پرۆژە بڕیارە دەین دواییش سواز بەخوای گەورە پرۆژەکان زۆر لەوە زیاتر ئەبێت. زۆر باش مامۆستا ئەو پرۆژانە کە جەنابەت ئاماژەت پێکرد تەنها بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزەواتە شتێکتان هەیە کە تایبەت بێ بە ڕەمەزان و لە دوای ڕەمەزانی دی کە ڕەمەزان نەمایە و کۆتایی پێبن کامان ئەو پرۆژە بەرچاوانی کە تایبەتتان کردەوە مانگی پیرۆزی ڕەمەزان و وەکو ئۆڤەرێکی خێرخوازی و خزمەتکاری زیاتر بە هاوڵاتیان پێشچاوی خەڵکیەخەن و لە کار و چالاکیەکانتان ڕەنگەدات. بەڵێ وەکو عەرزم کردن ئێمە هەمیشە بە درێژایی با بڵێن مانگی ڕەمەزانەکە لابین بە درێژایی 11 مانگەکەی ساڵ ئێمە لەگەڵ هەژار و فەقیر و نەخۆش و قوتابی و منداڵی بێ باوک و منداڵی بێ سەرپەرشت و ئەوانەی کە کەم ئەندامن بە هەموو بەشەکانیانەوە بە درێژایی ساڵ ئێمە لەگەڵ ئەوانەیە خەریکی دەست و پەنجە نەرمکردنین، بەڵام لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی کە وەک عەرزمکردن داهاتەکە ئێمە زیاتر بێ خێر و ئیحسانەکە زیاتر بێ کۆمەڵی پرۆژەی ئاوا بڵێ تایبەتی تر لە مانگی ڕەمەزانە لە بەرچاوەگرین کە سوپاس بەخوای گەورە ئەم ساڵیش ئەگەر بتانەوێت ناوی پرۆژەکان ئاشکرا بکەم ئەگەر پێتان خۆش ئەوەی کە بۆ ئەم ساڵ وەکو شتێکی سانەوی هینمان کردووە بڕیارمان ناوە دروستکردنی 3 خانووە لە مانگی ڕەمەزاندا ئەگە 4 نەبێ 3 چونکە 4 هەفتەکە ئێمە هەفتەی بەرنامەیەکمان هەیە بۆ بێ باوکانە بێت مامۆستا باڵە زیاتر بۆ منداڵی بێ باوک و یا بۆ ماڵێکی زۆر هەژار یا بۆ ماڵێکە خاوەن پێداویستی تایبەت کە نەتوانێت کرێکی بێ یان وەزعێکی زۆر خراپی هەبێ بیتر بە هەر شێوێک لە شێوەکان بە شێوەیە خانووە لەکوێ بۆمە شوێنە سلێمانیە دەوروبەریەتی وڵی تر ئەوە بە گوێری کەیسەکە ئیزانێ لەوانەیە ماڵێکی زۆر ئێستا بڵێن دوێنێ ماڵ کەستان دیاری نەکردووە کە بۆ کێ بێ با دیاریمان کردووە ئەو شوێنانی کە ئەو ماڵانەمان تێشک بردووە مەسەلا ئێستا ماڵێکمان لە پیرەمەگرون هەیە احتیمال لە ئەمڕۆ بەیانی بچن تەسویری بکەن و بەرنامەی لەگەڵا بکەن یعنی نەمانگوتۆ لە فڵانە شوێن کەیسەکە چۆن هاتوێتە بەردەستمان جاریوا بۆ لە پیرەمەگرون بۆ جاریوا بۆ لە هەولێر بۆ جاریوا بۆ لە ڕانیە بۆ لە هەر شوێنێک کە هاتبێتە بەردەستمان هەرچەند ئێمە بە درێژایی ساڵ خەریکی خانووکردنین مشکلەمان نییە لەوەی لەکوێ بێت بەڵام بۆ مانگی ڕەمەزان بڕیاری 3 خانوومان ناوە ئینشەڵا لە مانگی ڕەمەزانە بیکەین. ببوورە مامۆستا خەڵک چۆن فۆرم پڕەکاتەوە ئایا بڕیارتان لەسەرکردنەوەی ئەم 3 خانووە داوە ئەم فۆرمانە کۆنن یان تازن بە تازەی ئەم فۆرمانە توانم بڵێم تازن چکۆمە ئەوانەی کە پێویستیان بە خانوو هەیە وەکو عەرزمکردن بە درێژایی ساڵ بەرنامەیان بۆکەین و خانوویان بۆکەین و فۆرمەکانیش ئێمە لە هەموو شار و شارۆچکەیەک نووسینگەی تایبەتی خۆمان هەیە نووسینگەی بەخشین ئەو شوێنە لەو شارەیە ئەو ماڵە یا خۆیان ئەچن یا دراوسەیەکیان یا خزمێکیان یا مامۆستایەکی ئاینی یا کەسێک پیانەڵی کاکە ئەو ماڵێکی هەژار و فەقیرن یا بێ باوکن یا بێ سەرپەرشتن یا نەخێر کابرای ساحیبیان باوکەکەیان سەرۆکی عایلەکە شەلەلی نسفی هەیە یا نەخێر نەخۆشی درێژخایانی هەیە کاسبی پێ ناکرێت ئەوە لە ڕێ نووسینگەکەەوە کەیسەکە ئەبینن هەڵێ سەنگیان ئەگەر بۆ بەرنامە بشێ بۆ لەگەڵ بەرنامەکە ئێمە بگونجێ فۆرمەکەی بۆ پڕەکەنەوە ئێنێرن بۆ ئێمەش دوایی دژنێکی ترە نێرین تحقیقی لێەکەن و ئەو کاتە بڕیادەدین لەسەرەوەی کەەوە خانووەکەی بۆ
بکەین ئەوە دروستکردنی سێ خانووکەوە عرزمکردن پاشان لە شارۆچکەی تەوێڵە و بیارە و خورماڵ و سیروان ئێمە ژینگە پارێز ئەوانەی کە لە شارەوانی بەگرێ بەستن و زۆربەی زۆریان بڵێم ئەتوان بڵێم هەمویان معاشەکەیان مەحدودە کەمە و زۆریشیان تقریبا کەم ئەندام و زۆر هەژار و بێدەرەتان ئەوە بڕیارمان ناوە ئەوانش سواز بۆ خۆی گەورە پرۆژەمان لەگەڵا کردوون لەم چەند ڕۆژەی پێشوە بۆ مانگی ڕەمەزان کە 125 ژینگە پارێزمان یارمەتی داوە و کەم ئەندام 200 دانا نەخێری خواردنمان ناونەتی ئەم ساڵ و کەم ئەندامیش ئەوان یارمەتی مادیە 100 کەم ئەندام لێرە و 100 کەم ئەندام لە هەولێر و نەخۆشی تالاسیما 100 لێرە و 100 لە هەولێر و نەخۆشانی شێرپەنجە 100 نەخۆش لێرە و 100 لە هەولێر و غەسلی گورچی لە 100 لێرە و 100 لە هەولێر و بێباوکان 200 ئەمانە یارمەتی مادیە بەڵام خۆشبەختانە ئێمە ئەڵێن 200 هەموو ساڵەکە چێتە 300 ئەو یارمەتیە بزانین کە 100,000 کەمتر نیە یارمەتی و هەر ئەگەرمە یارمەتی مادیمان هەبێ ینی 100,000 مەحدودەیان بەپێی لایەنی خوارەکەیەتی ئەوەی کە بڕیارمان لێداوە بێواوکان ئێمە منداڵانی بێواوک بڕیاری 200 خانەوادەمان ناوە بەڵام هەموو ساڵێک ئەچێتە 400 و 500 بە تەجربەی ساڵانی پێشوو مەسەلا پاش نزیکەی 600 ماڵ ئێمە هەر وەکو بڵێن چارچەوە گشتیەکە کە بڕیای لێن 200 ماڵە بەڵام ئەچێتە 400 و 500 و پاشوە 600 لەخوا بەزیابێ و راپۆرتی هاوکاریمانەیە ئەو کەسانی کە مقدرێکیان لێ قەوماوە یا نەخۆشیێکیان هەیە یا هەیکەلێکی بۆی تەواو ناکرێت یا فەقیرە ملیۆنێک ملیۆنی نوێکی ئەدەینێ ئەوش تقریبا 20 راپۆرتمان لەوە ئامادەکردەوە بۆ ڕەمەزان واتە بۆ 20 خانەوادە مامۆستا باسی لە بێباوکەکان کرد ئەوە وەک دەزانین کە هەندێک بێباوکەیە کەفالەت کراون ئەم ڕێژەیە کەوتە جیاوازیە لەگەڵەوانەیە کە جیاوازیان هەیە ئەوانەی کە کەفالەت کراون لا ئێمە لە زمانی ئەم 200 دانی ئێمە کۆمەڵێک مامەڵە و با بڵێن ئەوەلیاتی مناڵی بێباوکمان لایە کە زۆر لەوە زیاترە چکە ئێمە خۆمان وەکو دەستگاکە ئێستا سواز بەخوای گەورە ڕۆژ بە ڕۆژ زیاکە نزیکەی 500 و ئەوەندە کەفالەتی مناڵمان لایە کە بە 100,000 دینار ماگانە موچەی جێگیری خۆیانیان ینی 500 ئەوەندە منداڵای ئێمە معاش وەرەگرێ ماگانە بێرە و بە هەولێر و بۆ دووسێ شوێنی ترەوە بەڵام کۆمەڵێ مامەڵی تری زۆرمان لایە هی منداڵانی بێباوک کە ئەوە ساڵانە ئەیان خینە زمانی ئەم یارمەتیدانەوە یا لە جەژنەکانە یا لە ڕەمەزانە ئەوانی ئەوانی کە کەفالەتیان نییە ئەم یارمەتی مادیانە ئەین بەوانی کە کەفالەتیان نییە کەفالەتەکان ئەوە ماگانە موچەی جێگیری خۆیان وەرەگرن ئەوە راپۆرتەکانمان کو عرزمکردن 20 راپۆرتمان هەیە لەگەڵ 20 ماڵی هەژارە و دابەشکردنی خۆراکیش ئەو کارتۆنە خۆراکەی کە هەموو ساڵێک دابەشمان کردووە پار زیاد لە 8,000 ماڵ سوودمەند بۆ لی ئەم ساڵ ئێمە بۆ خۆمان بڕیاری 6,000 مان ناوە بەڵام دڵنیان کە ئەچێتە سەر و 8,000کەش تێ ئەپەڕێنێ لەو کەسانێکەوە شایان و شایستەی ئەوەن کە ئێمە یارمەتیان بین بە گوێرەی جەدۆلەکە و بە گوێرەی خشتەکەی ئێمە ئەوەی کە ئێمە دامان ناوە ئێستا لەم خشتەیە 7,000 ماڵ 7,100 ماڵ 7,100 خانەوادە سوودمەند ئەبێ بەڵام دڵنیام ئەچێتە 10,000 و زیاتریش وە کۆی گوژمەی ئەو پرۆژانێک ئێمە لە بەرچاومان گرتووە ئێستا 450 میلیۆن دینارە بەڵام وەک ساڵانی پێشوو بە تەجربەی ساڵانی پێشوو دڵنیان ئەچێتە 780 میلیۆن دیناری بەدەر لەمانە ئێوە بڕیارتان نەیەوە کە یارمەتی خوێندکاران بن وەک دەزانین کە بۆی قەیرانی داراییەوە چەندەها خوێندکار هەیە کە زۆر کەم دەرامەتن ئێوە بڕیارتان نەیەوە کە لەم مانگەدا یان لەم پرۆژانەدا یارمەتی خوێندکاران ئێمە بۆ نسبەت خوێندکاران بە درێژایی ساڵ یا خوێندکاران یارمەتی ماونجا یارمەتیمان ناون چ جای ئەوەی بە پرۆژە بێ یعنی جاری وا بۆ بڕیارمان ناوە هەفتا قوتابی بە 100,000 دینار یارمەتی بینیان 100 قوتابیە ئەوەندەی قوتابی هاتوێتە لا ئێمە بە 234 دەستمانە ناوە بڕێەوە بەڵام لەبەر هەندی ئەعتیبارات کە تەلەبەی و قوتابیە و تەلەبەی زانکۆیە ئێمە لە پرۆژەکانمانە هەر پیشانیشی نادەین هەر بە ناو ئەڵێن یارمەتی قوتابیمان ناوە بەڵام لە مانگی ڕەمەزانە بزاد ئەم ساڵ کە سەروبەندی تەواوبوونی زانکۆ خوێندنە زۆر بە گرنگمان نەزانی یارمەتیان بین چکۆین بە درێژایی ساڵەکە یارمەتیمان ناون بەڵام هەچ کەسێکیش هات بێ یان بێت قوتابی بوو بێ بە تایبەتی کچان قوتابی ئافرەت کە لە ماڵی لە هەڵەبجێ لێرە ئەخوێنێ ماڵی لە کوێ لێرە ئەخوێنێ ماڵی لێرێ لە هەولێر ئەخوێنێ ئەوانە کە زانی بێتمان یا خەڵکێک ڕایسپارت بین یارمەتیمان ناون چ بە خواردن بێ وەکو قسمە داخلیەکان چ بە پارە بێ لەبەرەوە گەر ئەمانی ڕەمەزانە نەمان بێ یان زەمان بە درێژایی بوومان ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام لە ناساندنی پرۆژە خزمەتگوزاریەکانتان و بەرەو پێشبردننی کار و چالاکیەکاندان چۆن بۆ کۆڵێ باز دەکەن و کەناڵی پەیام چۆن دەتوانێت زیاتر پرۆژەکانیەوە بە خەڵک بناسێن لە پێناو بەسەرکردنەوەی زیاتری هەژاران و لێقۆمانی بەڵێ وڵای ئێمە هەر ئەوە تقریبا تەمەنی بەرنامەکەمان ئەچێ بۆ 9 ساڵ
15/6/2009 یەکەم بەرنامەمان پێشکەش کردووە لە کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە ئەتوانم بڵێم سەنگەرێک و هەمیشە قەڵایەکی پتە و بەتین بووە لەگەڵ ئێمەدا و لەگەڵ بەرنامەکەی ئێمەدا چونکە کەناڵیش بۆ ڕۆحیەتەوە سەیری بەرنامەکەی کردووە نەکی ئێمەیان هەن حیزبەیان هی فڵان و فسارە بەڵکو بە ڕۆحیەتی خێرخوازی و خزمەتکردنی خەڵک تەعاملی لەگەڵ کەیسەکەی ئێمە یاکرۆ لەگەڵ بەرنامەکەی ئێمە یاکرۆ بۆیە هەر لە بەڕێوەبەرەکەیەوە هەتاوەکو کارمەندی پرزگەکەی ئێمە هەموو جارێک سوپاس و ستایش خۆمانمان پێڕاگەیاندون و دوعای خێرمان بۆ کردون و ئەو دعم و یارمەتی کە ئەوان یاویانە ئینشاءڵڵا ئێمە بەوەی نابینین لە مقابلی شتێکە یان لە مقابل ئەوەی کە ئەوەی سەر بە حیزبێکە یا فڵانێک نا ئێمە لەوە بینیمانە کە ئەوانە بۆ خۆیان ڕوحیەتێکی خێرخوازی و قیامەتیان لەبەر چاوایە کە هەر کارمەندێ لەو کارمەندانی پەیام وەکو چۆن لە هەر دایرە دەوایرێکی حکومی کە ئێمە چین و کەیسەکە خەینە بەردەستیان ئەڵێن هی بەرنامەی بەخشینەوەی دەستگای بەخشینە خەڵک خۆی ژوورە و ژوور لەگەڵ مانایەت ئەگەڕێ ئەو ڕوحیەتی تایە پەیامیش بە هەمان شێوە ئەتوانم بڵم تا ئێستا قەڵایەکی بەرز و محکەم بووە بەنسبەت بەرنامەکەی ئێمەوە هەمیشە شانازیمان لەبارەی نەخۆشخانەی بەخشینەوە بەدەر لەو یارمەتیە مادی و خۆراکیانەی یام خان و دروستکردنە بۆ هەژاران نەخۆشخانەی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چه وەکۆڵێ ئۆفەرێکی هەیە بۆ نەخۆشان و داشکاندن بێ یان بۆ یارمەتیدانی هەژاران بێن بۆ چارەسەرکردنی وڵاوە زیاتر پەیوەستە بە خۆیان بڕیاری لەسەر ئەدەن بەڵام ئەوەنە ئێمەش ئاگادار بین ئەو وەفەرانەیان کردووە مەسەلا لە هەڵەبجە بێمقابل چەند ڕۆژ ڕایان گەیانوە کە فەحس بۆ خەڵکەکەن پشتین بۆ خەڵکەکەن لە ڕۆژی کرێکارە کۆمەڵگای چەمچەماڵ بە ژمارەیەکی زۆر بۆ چەند ڕۆژێکیش نەک بۆ سەعاتێک و بۆڵین بۆ ڕۆژێک بڕیاریا بوو کە بەبێ مقابل پشتین بۆ کرێکار بکە و خەسخانەی ئێرەش لە مناسبەکانە لە ساڵە هەموو جارێک ئاگادارین کە لە پرۆژە جوانەکانیش دوو بەرامبەرکردنی موچەی ڕۆژانەی کارمەندان لەو ڕۆژەدا بەڵێ ڕۆژی جیهانی کرێکاردا ئەوانش بڕیارانە ئەوانەی کە خزمەت گوزار و کرێکارن لەوێ موچەکەیان موشەی ئەو ڕۆژیان دوو بەرابەر بکەنەوە بۆیان وەکو پێزانین یەک وەکو ئەوەی کە هەست بکەن کە شعور بکەن کە ئێمەش ئاگامان لە ئێوە هەیە هەست بە معاناتی ئێوەکەین و ڕەنج و کرد و کۆشی ئەوەش بەرز نرخێنین هەرچەندە شتەکە ڕەمزیش بێ بەڵام گرنگ ئەوەی خوێندنەوەیەکە و ڕاگررتنی شعور و ئیحساسێکی ئەوانە کە ئێمەش ئاگامان لە ئێوە هەیە و ئەزانین ئێوە چین و توێژێکن کە وەکو چۆن دکتۆرێکمان لە 100% پێویستە لە نەخۆشخانەکەیە کارمەندێکشمان لە 100% پێویستە کارگوزاریشمان لە 100% پێویستە چونکە هەموو ئیشەکان بەیەکەوە تەواو بێ و کۆی پرۆسەکە پێ ئەوترێ نەخۆشخانەی بەخشین. زۆر باشە مامۆستا پرسیار بۆ بەڕێزت گرنگترین پرۆژەتان بۆ کۆتایی ڕەمەزان و بۆ جەژن چیە بێت؟ وڵای ئێمە ئەم پرۆژانی کە باسم کرد و تەرحم کرد ئەوە گرنگترین پرۆژەکانمانە و دڵنیاشم کە زۆر لەوانە زیاتر ئەکا یعنی چونکە ئێمە ئەوەی کە ئێستا ئەمەی لە خشتەکەی دامانناوە با بڵین خۆمان لە بەرچاومان گرتووە بەڵام لە ئەسنای ڕەمەزانە لە ئەسنای سی ڕۆژەکە زۆرێک لە خێرخوازانی تریان ئەڵێن ئێمەش 100 نەخۆشمان بۆ پەیدا بکەن یا 100 مناڵی بێباوکمان بۆ جێبەجێ بکەن کە ئێمەش پرۆژیان لەگەڵا بکەین ئینشاڵا بە کۆی ئەوان و ئەمانەوە ئەتوانین پرۆژەیەک نموزەجێکی باش لە کاری خێرخوازی کە شتێکی سادە و ئاساییە لە هەموو دنیادا ئێمەش بتوانین وەکو میلەتی کورد لەم جۆرە پرۆژانە و ئێمە و بەرنامەکانی تر و دەستگاکانی تر بە هەمومان بتوانین بارێکی لاری خۆڵی سپاس بۆ بەڕێز مامۆستای عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین سپاس بۆ ئەمادەبوون و زانیاریەکان دەستیەوەش خۆش بیا خۆشەویستم هاوکارم شەیدا زانیاریەکتان بۆ دەخوێنێتەوە و بەم شێوەیەش کۆتایی بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەست خۆش ڕیاز چەند زانیاریەک لەبارەی ژمارە حەوتەوە بەپێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر و زانستی گەردونناسی بێگومان ژمارە حەوت گرنگێکی زۆری هەیە لە چاو ژمارەکانی تردا. خی گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بەوە کردووە کە ژمارەی چینەکانی ئاسمان حەوت چینە هەروەها ژمارەی چینەکانی زەویش حەوت چینە و لە فەرمودەی پێغەمبەری خوددادا هاتووە هەر کەس بستێک زەوی کەسێکی ترداگیر بکات لە قیامەتدا بە حەوت چینەکەی زەویدا دەکرێتە ملی و کۆت دەکرێت. هەروەها گرد کە لە گەردیلە گەورەترە لە حەوت چینی ئەلکترۆنی پێک هاتووە. هەروەها ژمارەی ڕۆژەکانی هەفتە بریتە لە حەوت ڕۆژ هەروەها ژمارەی هێما مۆسیقیەکان حەوتن و ژمارەی ڕەنگە پێکهاتوەکانی پەلکەجێڕینەش حەوت ڕەنگی سەرەکین. لا فەرمودەکانی پێغەمبەری خوش داهاتووە کە خۆتان لە حەوت لە ناوبەرەکان بپارێزن کە هۆی ئەوان خاونەکانیان بەرەو دۆزەخ بەرێت کە حەوت گوناهی گەورن. هەروەها ژمارەی و کەسانی کە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر سایە عەرشی خوددادا دەحەسێنەوە حەوت چینن.
هەروەها پێغەمبەری خوا دەفەرموێت فەرمانم پێکراوە لەسەر حەوت ئێسکەکە سوژدەی بۆ ببم ئەوانیش دوو دەست دوو ئەژنۆ دوو قاج لەگەڵ نێوچاوان هەروەها فەرموویەتی ئەگەر سەگ دەمی خستە خواردن و خواردنەوە یەکێکتانەوە با 7 جار بە قوڕ یا خۆڵی سوور بیشوات و ئاوا پاک دەبێتەوە سنەتێکی تری پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت ئەوەیە کە دوای لەدایکبوونی منداڵ حوتەمی بۆ بکرێت واتە 7 ڕۆژ دوای لەدایکبوونی کە پێی دەگوترێت گوێسەبانە تەنانەت لە کوردەواریدا باز لەوە دەکرێت ناوکی منداڵی تازە لەدایک بوو دوای 7 ڕۆژ لێ دەبێتەوە لە خواردنیشدا پێغەمبەری خوددا دەفەرمێت هەر کەسێک بەیانیان 7 خورمای عەجوە بخوات تا ئێوارە لە هەموو جۆرە ژەهر و جادوویەک دەپارێزرێت ژمارەی تەواف و سوڕانەوەی مسلمانیش بە دەوری کەعبەی پیرۆزدا 7 جارە هەروەها سەعی و هاتوچۆی نێوان سەفا و مەڕوا هەر 7 جارە هەروەها ژمارەی هاوڵانی ئەشکەوتی ئەسحاب الکەهف 7 کەس بوون. سپاس بۆ زانیاریەکەت ئازیزان و خۆشەویستانم لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانداین داوای میهرەبانی و سۆز و بەزەی و لێبوردن و لێخۆشبوونی خوای گەورە ئەخوازین بۆ خۆمان و دایک و باوک و کۆمەڵگەکەمان ئومێد دەکەین خوای گەورە ڕەمەزان کاتە مانگی لێخۆشبوون و ئاسوودەیی دەروونمان ئاسایش و ئاسوودەیی کۆمەڵگە و خێزانمان تا بەیگەشتنەوەی